خۆری تەمەن وا خەریکە هێواش هێواش بەرەو ئاوابوون مل دەنێ تاکو شەوگار عەبای ڕەشی بەسەر ڕووتاندا نەهێناوە و تارمایەکان نەبوونەتە هاو بەشی ڕێت وەرە و دەست خەباوەشی خۆر وەرە و تاوێ لەگەڵماندا مەینەتیەکانی ژیان جێبێڵە و هاوسەفەری کاروانمان بە کات درەنگە و تەمەن فریای ڕێناکەوێ لەگەڵمان بە و بگە بە کاروانی ساڵحان أنا العابد الذي أضحى حزينا بگە بە کاروانی ساڵحان بەرنامەیەکی تایبەتی مانجی ڕەمەزانی پیرۆزە و ڕۆژانە کاتژمێر 6 و 10 خولەک دێتە خزمەتان لە نووسینی مامۆستا عومەر تۆفیق خەتات پێشکەشکردنی هێمن تۆفیق گەیشتین بە بەشی سێمی کتێبەکە ساڵحان ڕەحمەتی خۆیان لێبێت لە نێوان 4 ترسدا ژیاون ئەو 4 ترسەش ترسان لە خوای پەروەردگار و ترسان لە هاتنی ڕۆژی قیامەت و ترسان لە ئاگری دۆزەخ و ترسان لە فتواداندا بە پشتیوانی خودای گەورە ئەمڕۆکە باسی یەکەم ترسان بۆ دەکەین لە بەشی سێمی کتێبەکە ئەویش ترسان لە خوای پەروەردگارە لەلایەن ساڵحانەوە تەقوا واتە ترسان لە خوای بەدەسەڵات و خاوەنی هەموو کەون و کائینات ئەم ترسەیش ئەنجامێکی مسۆگەر و بەرهەمی سروشتی هەستکردنە بە باوەڕێکی قوڵ و پتە و کە پەیوەستمان دەکات بە چاودێری بەردەوامی خوای پەروەردگاری عەزەوەجەل و ترسان لە خەشم و قین و تووڕەبوون و سزاکانی هەڵپەکردن بۆ بەدەستێنانی لێبوردنی جا لەم بارەوە وەک یەکێ لە ساڵحانی نەناساو دەفەرمێت خۆپاراستن لە سزای سەختی پەروەردگار بەکردەوەی جوان و ترسان لەخوا لە پەنهانی و ئاشکرادا قورئانەکەی خۆی عەزەوەجەل پڕیەتی لە باسکردنی تەقوا و هاندانی مسلمانان بۆ خۆڕازاندنەوە بەو سیفەتە گەورە و گرنگە و سەرەتا پێمان ڕادەگەێنێت کە تا بۆتان دەکرێت لەخوا ترسانی تەواو لە خۆتاندا بێننەدی خۆی پەروەردگار لە قورئانەکەیدا دەفەرموێت يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون واتا ئەی کۆمەڵی باوەڕداران لەخوا بترسن بە ئەو پەڕی لەخوا دەسان و مافی تەواوی پێ بدەن هەروەها خۆشحاڵیشمان دەکات بەوەی کە ئەگەر بێت و لەخوا ترسانمان تێدا دروست بێت ئەوە فورقانمان پێدەبەخشێت دەبێ ئەو خەڵاتە مەزنا چی بێت کە ناوی فورقانە خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرموێت يا أيها الذين آمنوا إن تتقوا الله يجعل لكم فرقانا ويكفر عنكم سيئاتكم ويغفر لكم والله ذو الفضل العظيم سوورەی ئەنفال ئاەتی 29 واتە هەر کەسێک لەخوا بترسێت و نەوێرێت سەرپێچی بکات ئەوە خەڵاتی دەکات بە پێدانی شارەزایەتی نەوت و شەزاعی فورقان کە بەهۆی ئەو خەڵاتەوە ڕێگای ژیانی بۆ ڕۆشن دەقاتەوە و حەق و ناحەق لێک جیا دەکاتەوە و گوناه و تاوانەکانیشی بۆ دەپۆشێت و لە گوناهەکانیشی خۆش دەبێت چونکە خوا خاوەنی خەڵات و بەخششی زۆر گەورەیە و تەنها لە خواترسانیش لەو خەڵاتە مەزنانە بەهرەمەندت دەکات برای ساڵحم ئایا حەز دەکەیت لەگەڵ کاروانی ساڵحاندا بکەویتە ڕێ ئایا حەز دەکەیت لە ناڕەحەتترین کاتەکاندا خوا بگاتە فریاد و یان دەرود لێ بکاتەوە یان بە جۆرێک پارە و سەروەت و سامان بڕێژێت بەسەرتدا کە خۆت سەرسام ببیت و بڵێیت ئەم هەموو پارەیەم لەکوێوە بۆ هات دەیگوێ لەم ئاەتە مەزنەی خوای پەروەردگار ببگرە کە لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرموێت ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب ومن يتوكل على الله فهو حسبه سوورەی الطلاق ئاەتی 2-3 واتە هەر کەسێ لە خوای گەورە بترسێت و سنوورەکانی بپارێزێت و نەیانشکێنێت ئەوە خوا لەسەر خۆی فەرزی کردووە کە هەردەم لە ناڕەحەتیەکاندا دەروی لێ بکاتەوە و لە ژیان و گوزەرانیش بێخەمی بکات و بە جۆرێ ڕزق و ڕۆزی بۆ بنێرێت خۆی سەرسام بێت و هەر بە خەیاڵیشیدا نەهات بێت کەشتی وای دەست بکەوێت برای مسلمانم خوشکی پۆشتەم ئایا دەزانی بەهەشتی خوا دەستکەوتنی خۆشیەکانی ڕۆژی قیامەت بۆ ئەو کەسانەیە کە لە دنیا ترسنۆکن بەڵام نە لە دروستکراوەکان
بەڵکو ترسان لە بدیهێنەری بوونەوەر خۆیان بۆمان باز دەکەن و دەڵێن ئەم خۆشی و ناز و نیعمەتە زۆرەی بە ئێمە بەخشراوە بەهۆی ئەوەوەیە کە لە دنیا خەریک بوو لە پەروەردگار دەتۆقین و نەمان دەوێرا گوناه بکەین نەخۆمان و نەماڵ و منداڵەکانمان هەروەکو دەفەرمون لەسەر زاری ئەوان خوای گەورە لە قورئان تۆماری کردووە و دەفەرموێت وأقبل بعضهم على بعض يتساءلون قالوا إنا كنا قبل في أهلنا مشفقين فمن الله علينا ووقانا عذاب السموم إنا كنا من قبل ندعوه إنه هو البر الرحيم سورة الطور ئاەتی 25 و 26 و 27 و 28 واتە بەهشتیەکان هیچ ئیش و کاریان نییە جگەل لە ڕابواردن و سەردانی یەکتری نەبێت و لێچێ لەو سەردانانەدا باسی دنیای ڕابردوو دەکەن و هەندێکیان لە هەندێکیان دەپرسن ئایا ئێوە لە دنیا چیتان کردووە وا خوا بەم زەخامەتە ڕێزی لێناون لە وەڵامدا ئەوانیش دەیانوت ئێمە کاتی خۆی لە دنیادا و لەناو ماڵ و منداڵی خۆماندا زۆر دەتەساین لە خوای گەورە و ناڕەحەتی و نەهامەتیەکانی ڕۆژی قیامەت و سزای سەختی خوا لەناو ئاگری جەهەنەمدا و ئەو بوو خوای گەورەش ئەمانەتی پێداین و دڵنیای کردین لەوەی کە کەمترین ناڕەحەتی ناهێنمە ڕێگاتان و لە سزای پڕ لە ئێش و ئازار بە دووری خستین و چونکە کاتی خۆی لە دنیا زۆر هاوارمان تێدەکرد و ئەویش سەرداری چاکەکارەی و بەزەییە پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم زۆر ترساوە لە خوا چونکە زۆر شتی دەربارەی خوا و سزا سەختیەکانی زانیوە کە ئێمە یەک لە سەدیشیان نازانین بۆی بە شەو خەوی لێ نەدەکەوت و شەو نوێژی دەکرد و بە ڕۆژیش بە ڕۆژوو دەبوو با پێکەوە گوێ بگرین بۆ ئەنەس خاڵی ڕازی بێ کە دەربارەی وتارێکی کاریگەری پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ڕیوایەتێکی هەیە کە جێگای تێڕامان و ترسناک و ترسنۆچیە ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ خزمەتکارە دڵسۆزەکەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت جارێکیان گوێم لێبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتارێکی بۆ دەداین کە وتاری وا کاریگەرم نەبیست بوو تیایدا دەیفەرموو ئەگەر بتان زانیایە ئەو شتانەی من دەیزانم و بە من پیشان دراوە زۆر کەم پێکەنینتان دەهات و زۆر دەگریان و لەم کاتەدا هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو سەریان داپۆشی بوو یان سەریان داخست بوو لە ژێرەوە پڕمەی گریانیان دەهات هەردەم سەردارەکەمان صلی الله عليه وسلم داوای لە خوای گەورە دەکرد لە دوعاکاریدا کە تەقوای پێ ببەخشێت و بیخاتە ڕێزی لە خوا ترسان و بە پلەی دووەم هێناویەتی لە دوای هیدایەت و ڕێنموێنی کردن واتە هەموو خوشک و برایەک پاش مسلمان بوون یان گەڕانەوەی بۆ لای ئیسلام لە دوای سەرگەردانی و ڕێهەڵەکردن دەبێت هەوڵدات تەقوا و لە خواترسان لە خۆی بێنێتە دی هەروەکو دەفەرموێت عەبدوڵای کوڕی مەسعود خوا لێ ڕازی بێت کە یەکێکە لە عەبدوڵا مەزنەکانی ئیسلام دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەردەم دەیفەرموو ئەی پەروەردگارم من داوای ڕێنمونی و تەقوا و پاکداوێنی و دەوڵەمەندیت لێ دەکەم ئەگەر خەریکی هەر شتێک بوویت لە دنیا و ئەو کارە دوو ڕووی هەبوو نەتدەزانی کام ڕۆی چاکە و پێویستە بیکەیت پێغەمبەر نازدارەکەت صلی الله عليه وسلم ڕێگایەکی جوان و ناوازەی بۆ داناویت و بیگرە بەر تاوەکو خوای گەورە لێت ڕازی بێ عەدی خوا لێ ڕازی بێت کە هاوڵێکی دڵسۆزی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم و کوڕی حاتەمی تەیی بووە پیاوە ماڵبەخشەکەی سەردەمی پێش ئیسلام دەفەرمێت لە پێغەمبەری خوام بیست صلی الله عليه وسلم دەیفەرموو ئەگەر سوێنتان لەسەر شتێک خوارد ویستان بیکەن بەڵام بۆتان دەرکەوت لە خواترسان و تەقوا لەوەدایە پێچەوانەکەی بکەیت خێرا ئەوان بکە کە لە تەقوای خواوە نزیکترا ئەوەی پێشتر کە خۆت دەتویست بیکەیت وازی لێبێنە تەقوا واتە ناوێریت حەرام بخۆیت حەرام بڵێیت حەرام بکەیت حەرام ببیستیت سنوورشکێنی بکەیت هەموو ئەمانە لە ترسی خوای گەورە و بەس لە هەموو سەردەم و حاڵەت و بوارێکدا بەم چەشنە بیت وەک پێغەمبەری سەرمەشقمان پێمان دەفەرموێت لە هەر کوێ هەیت و هەر چۆنێ هەیت لە خوا بترسە و واتە لەناو خەڵکی دایت یان بەتەنهایت
حرام زۆر و حەڵال کەم بێت، کوفر باڵادەست بێت و ئیسلام زەلیل بێ و لە کار و پیشەت دەرد بکەن یان دادمەزرێنن بە ملکەچی نەبێت بۆ دوور لە خوایان تۆ هەر لە خوا بترسە و ڕاوەستاو بە. ئەگەر جارێک لە جاران لە کاروانی ساڵحان لاتدا بەسەر تۆدا لە ڕێگەیەک و گوناهێکت لێ دەرچوو، خێرا تەوبەی لێ بکە و پەشیمان بەرەوە و نیشانەیەکیش لەسەر ڕاستی پەشیمانەکەت پیشانی پەروەردگار بدە و چاکێک بکە، وەک دوور کات نوێژ یان یەک ڕۆژ بە ڕۆژوو یان پارێک بدە بە هەژارێک یان سوورەتێک لە قورئان دەور بکەرەوە یان سیلێکی ڕەحمی پسرا و پەیوەست بکەرەوە. ئەو کاتە گوناهەکەت دەسڕێتەوە و لە ناو مردومیشدا بە ڕەوشتی بەرز تێکەڵی خەڵکی بە. ئوبەی کوڕی کەعب خوالی ڕازی بێت جوانترین پێناسەی کردووە بۆ تەقوا کە تا ئەمڕۆ پێناسەیەکی وا جوانم نەخوێندوێتەوە و گوێبیست نەبوومە. ئوبەی خوالی ڕازی بێت دەیەوێت بە نمونەیەکی تەمثیلی زۆر جوان عومەر و هەموو لایەکمان لە ڕاستی تەقوا تێبگێنێت. بەم جۆرە پێناسەی کرد. کاتێک عومەری کوڕی خەتاب دووەم کەسایەتی مەزنی ئیسلام لە دوای پێغەمبەرمان صلى الله عليه وسلم جارێکیان پرسیاری کرد لە هاوڵە شارەزا و خوێندەوارەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئوبەی کوڕی کەعب پێیوت تەقوا چییە؟ ئوبەیش لە وەڵامدا پێیوت ئایا بە شوێنێکی دڕکاویدا تێپەڕ بوویت؟ فەرمووی بەڵێ. ئەویش فەرمووی چیت کردووە لەو کاتەدا؟ فەرمووی خۆم هەڵکردووە و پێم پاراستووە. فەرمووی دەی ئەوە تەقوایە، بەڕاستی گوناه درک و داڵی ڕێگایە و لە خواتەسانیش ئەوەیە خۆت هەڵکەیت و هەوڵ بدەیت خۆتیان لێ بپارێزیت، چاول لە نەزەر، دەمت لە درۆ، سکت لە پاڕووی حەرام و گوێت لە بیستنی غەیبەت و گۆرانی حەرام بپارێزیت. ئەوە تەقوایە. خۆ تەقوا ئەوە نییە بترسی لەخوا و بەناوبردنی زراوت بتۆقێ، بەڵکو باوەڕدارانی ڕاستەقینە خوایان خۆش دەوێت و حەز بە بیستنی ناویشی دەکەن. سەید قوتب لە کونجی زیندانەکانی فەرمانڕەوایانی دوور لە خوادا بە تەنیایی دەژیا و لەوێ تەفسیرێکی ناوازەی هەموو قورئانی پێشکەش کردین و لە ڕاوەکردنی ئەو دڕک و داڵەی کە ئوبەی بە عومەری فەرموو باسی کردووە و شتێکی جوان دەفەرمێت و دەڵێت ئەوە ئەو پەڕیمانەی تەقوایە، هەستێکی ویژدانی هەستناسکی ترسانی بەردەوام و ئاگا لە خۆبوونی هەمیشەیی و خۆپاراستن لە درک و داڵەکانی ڕێگاکانی ژیان کە دڕکی شەهوەت و ئارەزوو، پەرستی و درکی چاوچنۆچی و هەڵپە و درکی ترسنۆچی و دڵە ڕاوکێ و درکی ئومێدی درۆینە بە کەسانێک کە ئومێدی چاکیان لێ ناکرێت. ترسی درۆینە لە کەسانێک کە قازانج و زیان بەدەست ئەوان نییە و دەیان و سەدان دەرکی تریژ. ئایا بۆ سەیران و گەشت و گوزار سوود بۆ کەژ و کۆسار و یان بۆ ڕێواز و کەنگرکردن و شوانت دیوە لە لای ڕانەکەی بێت؟ دەیەم جارە شوانەکان وانەی تەقوا و لە خواترسانمان فێر دەکەن. با پێکەوە لەگەڵ عومەری کوڕی خەتابدا بچین بۆ گەشتێک. عەبدوڵڵای کوڕی دینار دەڵێت بە هاوڵی عومەری کوڕی خەتاب لە مەدینە دەرچوین بەرەو شاری مەکە و لە ڕێگا شەومان بەسەر هاتوو، لە جێک لاماندا و لە چێوەکەوە شوانێک بە مەڕەکانیەوە بەرەو لامان هاتوو. جا عومەر پێی فەرموو مەڕێکمان لە مەڕەکانت پێ بفرۆشە ئەی برای شوان. شوانەکەش لە وەڵام داوتی من خاوەنیان نیم و منیش بەندەی کەسانی ترم و عومەریش خوالی ڕازی بێ وەک تاقیکردنەوەی باوەڕەکەی پێوت بمان دەرێ و پاشان بە گەورەکەت بڵێ گورگ خوادی. شوانەکەی ژوتی ئەی خوا لەکوێیە؟ ئەم وەڵامە دەریایەک بوو لە تەقوا، بۆیە عومەر خۆی پێ نەگیرا و دەستی کرد بە گریان و پاشان گەورەکەی دۆزیەوە و لێی کڕیەوە و ئازادی کرد و پێشی فەرموو ئەم وشەیە لە دونیا ڕزگاری کردی لە کۆیلایەتی و تکاشم وایە لە ڕۆژی قیامەتیشدا فریاد بکەوێت و لە ئاگر بتپارێزێت. خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەتدا لەگەڵ پێغەمبەردان و لە ڕیزەکەی ئەودا دەوەستن. دەی ئایا زانیتە تەنها لە خواترسی و متەقیەکانن ئەو کەسانە؟ دەسەیری ئەم ڕووداوە غەمناکە بکە و هەنگاوەکانتی پێ خێرا بکە بەرەو کاروانە مبارەکەی ساڵحان خالیان ڕازی بێ. عاصمی کوڕی حەمید لە معاذی کوڕی جەبەلەوە دەجێڕێتەوە کە کاتێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ناردی بۆ ناو خەڵکی یەمەن تا بانگەوازی ئیسلامیان لە ناودا بڵاو بکاتەوە و کاتێ ڕەوانەی کرد معاذ بە سواری وڵاخەکەیە بوو. پێغەمبەری سەروەرمان پیادە بوو لە تەنیشتیەوە دەڕۆیشت، هەر ئامۆژگاری چاکەی دەکرد. کاتێ لێبیەوە لە قسەکانی و پێی فەرموو معاذ لەوانەیە دوای ئەم ساڵ من نەبینیتەوە، لەوانەیە بدەیت بەلای مزگەوتەکەمدا و بەلای قەبرەکەمدا تێپەڕیت.
معادڵی پڕ بوو دەستی کرد بە گریان لەبەر پچڕانی لە پێغەمبەری خوا و وەفاتی خۆشەویستەکەی صلى الله عليه وسلم. پاشان سەرداری ئومەت صلى الله عليه وسلم لای کردەوە بەلای شاری مەدینەدا و فەرمووی شایەنترین کەس بە من لە خواترسەکانن، هەر کەس بن و لە هەر کوێ بن. ئەتوانین لە یونسی ئاڵتوونی چیەوە وانەیەشی گرنگی تەقوا و لە خواترسان فێر ببین و بیکەینە توێشووی کاروانەکە و لەوانەیە ساڵحان ببینن پێمانەوە لە ڕیزەکانی خۆیاندا ناونوسمان بکەن. بەڵام لە تەماح و کڕین و فرۆشتندا تەقوا پیاوی خۆی دەوێت وەک یونسی ئاڵتوونی بێت. یونسی کوڕی عوبەید ڕەحمەتی خوای لێبێ ئاڵتوونچی بوو بە نرخی خشلەکانی جۆرا و جۆر بوو، هەی بوو بە 400 درهم و هەیشی بوو بە 200 درهم و جارێک دەڕوات بۆ نوێژی کۆمەڵ و برازاکەی لەسەر دوکانەکەی دانا و ئاعرابیە کات و داوای خشلێکی 400 درهمی کردو، بەڵام کوڕەکەی خشلێکی 200 درهمی پێدا و ئەویش ڕازی بوو کڕی بە 400 درهم. کابرای دەشتەشی ڕۆیشت و ئاڵتوونەکەی بەدەستەوە بوو. یونس لە مزگەوت گەڕایەوە و خشلەکەی بەدەستیوە ناسیەوە. بۆیە لێی پرسی ئەم خشلت بە چەند کڕیوە؟ وتی بە 400 درهم. یونس وتی ئەوە 200 زیاتر ناکات بیجێڕەوە بۆ دوکانەکە. کابراوتی من خۆم پێی ڕازیم و لە وڵاتی خۆمان 500 درهم دەکات. یونس پێی دەڵێ وەرە لەگەڵمدا، لە ئیسلامدا قسەی خێر لە دنیا و لەوەشی تیایدایە باشترە و لەگەڵ خۆیدا بردیەوە بۆ دوکانەکە و 200 درهەمەکەی پێدایەوە و سەرزەنشتی برازاکەشی کردو. پێوێت ئەوە شەرمت نەکرد ئەی لەخوا نەترسایت دەتێ 2 قات زیاد بسەنیت و قسەی خێر بۆ مسلمانان نەکەیت؟ ئەویش وتی سوێن بەخوا، خۆی پێی خۆش بوو. وتی خۆزگە ئەوەی بۆ خۆت پێ ڕازیت و بۆ ئەویش پێت خۆش بوایە. حەسەنی کوڕی عەلی کوڕی ئەبوو تاڵیب خوالی ڕازی بێ زۆر لە خوا ترس بوو و هەر کاتێ دەستنوێژی گرت بێ ڕەنجی گۆڕاوە، چونکە چاک زانیوێتی بۆ مواجهەی چێ دەچێت. ئەوە ژوانەیەکی گەورە ساڵحێکی پێشینەیە ئومەتە مەزنەیە، زانین خۆی چۆن وەڵام دەداتەوە. ئەمیری باوەڕداران حەسەنی کوڕی عەلی و کچەزای پێغەمبەری سەردارمان صلى الله عليه وسلم هەر جارێ دەستنوێژی دەگرت ڕەنجی هەڵدە بدرچکا و تێک دەچوو. بە جۆرێ دەوروبەری هەستیان پێدەکرد و لە هۆکارەکەی پرسیاریان لێ دەکرد. ئەویش لە وەڵامدا دەیفەرموو هەر کەسێک بیەوێت بچێتە خزمەت خاوەنی عەرش جەلە جەلالوه شانی ئەوەیە ئاسایی نەبێت و ڕەنجی تێک بچێت. برای بەرپرس، ئیتر سەرۆک کۆماری یان سەرۆک وەزیرانی یان وەزیری یان ئەندام پەرلەمانی یان بەڕێوەبەری فەرمانگەیەکی یان سەرۆک بەشی یان هەر فەرمانبەر یان هەر کرێکارێکی لەم نیعمەتە گەورەیە خۆت بێبەش مەکە و دڵ و دەروونت ئاو بدە بە لە خواترسان. ئەگەر وانەکەی ڕێز لە ژێر دەستەکانت ناگریت و سەمیان لێ دەکەیت و مافیان دەخۆیت و خۆت بەزلتر دەزانیت لە هەمویان. دەی باگوێ بگرین بۆ شازادە فاتیمەی کچی عەبدولمەلیک بزانین چۆن باسی ئەمیری باوەڕدارانی هاوسەری دەکات. کاتێ ساڵحان دەربارەی عومەر پرسیاریان لێ کرد. فاتیمەی کچی عەبدولمەلیک ڕەحمەتی خوای لێبێ دەربارەی عومەری کوڕی عەبدولعەزیزی هاوسەری دەدوێت و دەڵێت سوێن بەخوا لە هەمووان زیاتر نوێژ و ڕۆژووی نەبووە، بەڵام وەڵڵاهی نەمدیوە هیچ کەسێک بە وێنەی عومەر لە خواترس بێت. لەناو جێگەدا خوای بیر دەکەوتەوە، لەناو جێگەکەی ڕادەپەڕێ وەک چۆڵەکە باڵەتەپەی پێدەکەوت لە ترسی پەروەردگار تا دەمانوت سبەینی ڕۆژ دەبێتەوە و بێ خەلیفە دەبین واتە دەمرێت. هەر ئەم عومەرە مەزنا ڕەحمەتی خوای لێبێ ئەوەندە لە خواترساوە هەر ڕووداوێکی سروشتی ڕووی بدا لەرزی لێدەهات و دەیوت ئەمە خەشم و قین و تووڕەبوونی پەروەردگارە لە بەندەکانی و نامەیشی دەنات بۆ هەموو سەرۆک هەرێمەکانی وڵاتێ گرتوەکانی ئیسلام و پێی دەوتن چیتان لە دەستدێ خێر بکەن خوا قینی هەڵساوە. زەمین لەرزەیەک لە وڵاتی شام ڕوویدا، لەو بارەوە نامەی نووسی بۆ هەموو هەرێمەکانی و فەرمانی پێدان کە لە ڕۆژی ئەوەندەی مانجی ئەوەندەدا هەموو لە ماڵ دەربچن و هەر یەکەش لەوەی هەیەی لێ ببەخشێت. ئەمە باوکێکی دڵسۆزە و پەروەردەی دەستی هاوڵانە و کوڕی عومەری کوڕی خەتابە و یەکێکە لە عەبدوڵڵا مەزنەکانی ئیسلام و وانەیەکی مەزن پێشکەشی کوڕەکەی و هەموو ئێمەش دەکات کە بەنیازین شوێن پێی کاروانی مبارەکی ساڵحان بگرینە بەرو خۆی بە لە خواترسان نازانێت کە بێگومان یەکێک بووە لەو کاروانە مبارەکە. هیشامی کوڕی یەحیای غەسانی دەڵێ سوالکەڕێک هات بۆ لای عەبدوڵڵای کوڕی عومەر داوای خێری لێ کردو. ئەویش بە کوڕەکەی وت دینارێکی بۆ بەرە و پاش ئەوەی کابرا ڕۆیشت و وتی بە باوکی خوا قەبوڵی کات لێت.
عەبدوڵڵا فەرمووی ئەگەر دەمزانی خوا یەک سوژدەیان خێرکردنی یەک درهەمی لێ وەرگرتوم ئەوە خۆشترین نادیار لە لای من مردن دەبوو. بەڵام کوڕی خۆم ئایا ئەزانی لە چی وەردەگرێت؟ تەنها لە تەقوادارانن، ئەوانەی کە کردەوەکانیان لێ وەردەگیرێ و بەس. هەر تەقوا و لە خواترسانەوە لە مرۆڤ دەکات کە سروشتی وا ڕابهێنێ کە ئەگەر شتێکی حەڵاڵیشی برد بۆ دەمی هەڵوەستەیەک دەکات و بەخۆی دەڵێ ئایا ئەمە بە تەواوی حەڵاڵە؟ ئەگەر گومانیشی تێدا دروست ببێت نایخوات و نەیخواتەوە و دەڵێ نەوەک حەڕام بێت. ئەمانێش لە حەسەنی بەسری گەورە ساڵحەکەی ئیسلام پێشکەشمانی دەکات و دەفەرمێت بەردەوام تەقواکاری کردووە بە تەقواداران کە واز لە زۆر شتی حەڵاڵ دێنن لە ترسی ئەوەی نەبادا حەڕام بێ. زانایەکی ساڵحی تری ئیسلام ناوی مەیمونی کوڕی مەهرانە و پێمان دەڵێ لە خواترسی ڕاستەقینە ئەوەندە ڕقا لەگەڵ نەفسی خۆیدا لەسەر بچووکترین شت لێپرسینەوە و لێپرسینەوەی لەگەڵدا دەکات و تەشبیهی دەکات بە شەریکێکی چروک و ڕەزی کە لە بچووکترین شتدا لێپرسینەوەی لەگەڵ شەریکەکەی دەکات. مەیمونی کوڕی مەهران ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ لە خواترس بە جۆرێکی وا وردەکاری لێپرسینەوە لەگەڵ دڵ و دەرونی خۆیدا دەکات وەک شەریکێکی چروک و بەخیل چۆن لەسەر یەک فلس لێپرسینەوەی لەگەڵ شەریکەکەی خۆیدا دەکات. ئێمە ئەگەر هاوار بکەینە خوای گەورە ئیتر وا دەزانین هیچمان نەهێشتۆتەوە، بەڵام ساڵحان هاواریان کردوتە خوا بەڵام جاری وا هەبووە نانوێراوە هاواری تێ بکەن لە ترسی ئەوەی نەوەک جوابیان نەداتەوە و بەڵێ نەخێر بانگم مەکە تۆم ناوێ و دڵسۆز نیت پەنا بەخوا. عەبدوڵڵای کوڕی جەلا دەڵێ لە ناوچەی زولحولەیفە بووم، نیازی حەجکردنم هەبوو، خەڵکیش خەریکی پۆشینی بەرجی ئیحرام بوون، گەنجێکم بینی خەریکی پۆشینی ئیحرام بوو، من سەیرم دەکرد دەیوت ئەی پەروەردگارم ئەمە وێت بڵێم لەبەیک اللهم لەبەیک، واتە ئەوە هاتم بەدەمتەوە پەروەردگارم وا هاتم بەدەمتەوە. ئەترسم تۆش لە وەڵامدا بڵێ لا لەبەیکە وەلا سەعدەیک، واتە بەڵام نەدێم بەدەمتەوە و نەبەختەوەریتم دەوێت. براو خوشکی مسلمانم ئایا بیرت لەوە کردوتەوە بە چ ڕوویەکەوە دەگەڕێتەوە بۆ لای خوا لە کاتێکدا ئەو هەموو گوناه و سەرپێچی و کەم تەرخەمیانەت لە ژیاندا ئەنجام داوە؟ بۆیە باش وایە بڵێیت خوای گیان وام لێ بکە ڕووم بێت بمرم و بێمە بەردەست، ئەمەش نە ساڵحەکەیە و لەم بارەیە وانەیەشی ناوازەمان پێدەبەخشێت. و ئەحمەدی کوڕی ئەبی حەواری دەڵێ بەدایکی هاڕون ومت ڕەحمەتی خوای لێبێ حەز لە مردن دەکەیت؟ ئەویش لە وەڵام داوتی نەخێر. دەڵێم وتم بۆچی حەز ناکەیت؟ وتی کوڕی خۆم من ئەگەر سەرپێچی ئادەمی زادێکم کرد بێت حەز ناکەم ڕوبەڕووی ببمەوە، چزای حەز بکەم بگەڕێمە بۆ لای خوا کە سەرپێچی زۆرم کردووە. لە خوا ترسەکان خۆیان لە سەرپێچیکردنی خوا دەپارێزن لە قەرەباڵغی و لە پەنهانیدا، وەک ئەو کەسەوان کە دەیەوێت شتێک بدزێت کە سەر هەڵدەبڕێت دەبینێت لە هەموو لایەکەوە کامێرەی چاودێری دانراوە و سەیری دەکەن ئایا لەو کاتەدا چی دەکات. بێگومان دەست لە تاوانەکەی هەڵدەگرێت سەیری ئەم خۆشکە ساڵیحە بکەن چۆن لە چاودێری خوا دەترسێت. عەتەبی دەڵێ پیاوێک لە جێیەکی چۆڵدا دەگات بە ژنێکی دەشتەچی و داوای کاری بەدڕەوشتی لێ دەکات. ئەو خوشکەیش لە وەڵامدا دەڵێ دایک ڕۆڵە ڕۆڵت بۆ بکات، ئایا کەڕەم و ڕێزت بەرگریت لێ ناکەن لەم کارە یان ئیسلامەتیت بەرگریت لێ ناکات؟ ئەوی ژوتی سوێن بەخوا جگە لە ئەستێرەکانی ئاسمان کەس نامان بینێت. ئافرەتەکە ژوتی ئەی ڕاگیرکەری ئەو ئەستێرانە لەکوێیە؟ کابرا سەری داخست و ڕۆی خوشک و برایانم توخوا با تەقوا و لە خوا ترسان لەناو دڵماندا دروست بکەین، چونکە زۆر سروشتیە کە لەوێ دەست دەکات بە نەشتەرگەری و ئارەزوو پەرستی و دنیاچیەتی و ڕقوکینە و حەسوودی دەکات و ئەو وەڕەمەل سەرەتاییانە دەسووتێنێ و ئیبراهیمی کوڕی شەیبان ئەم ڕاستیەمان لە دێڕێکی کورتدا بۆ دەردەخات. ئەبوو بەکری ڕازی زانا مەزنەکەی ئیسلام دەڵێ لە ئیبراهیمی کوڕی شەیبانم بیست کە دەیفەرموو هەر کاتێ ترسی خوا لەناو دڵماندا ڕیشی داکوتا شوێنی ئارەزوو پەرستی دەسووتێنێ و دنیا پەرستی ئەفڕێنێ و زمانی ژداڵ دەکات لە باسکردنی شتی دنیایی. حەز دەکەیت بزانی چێ لە خوا ترسە و تەقوای لەناو دڵدا هەیە؟ دەی عەبدوڵڵای کوڕی زوبێر ڕەحمەتی خوای لێبێت جواب ئەم پرسیارەت دەداتەوە و نیشانەکانیت بۆ ڕۆشن دەکاتەوە. وەهیبی کوڕی کەسال دەڵێ عەبدوڵڵای کوڕی زوبێر ڕەحمەتی خوای لێبێ نامەیەکی ئامۆژگاری بۆ نووسیم و تیایدا فەرمووی لە پاشاندا واتە لە پاش سەلام و سەڵاتی خوای پەروەردگار و پێغەمبەر لە خوا ترسەکان چەند نیشانەیەکیان هەیە کە پێی ناسراون و لە خۆیان باشتر دەناسرین پێیان. یەکەم
بە سەبر و ئارامن لەسەر نەهامەتی و بەڵاو موسیبەت. دووەم ڕازین بە قەزا و قەدەری خوایی. سێم هەردەم سوپاسگوزاری خوان لەسەر نیعمەت و بەخشەکانی. چوارەم سەرکزن لە بەدەم حکم و فەرمانی قورئانی کەریمدا. ئەی برای کاروان سەرام و ئەی خوشکی کاروان سەرایانم، ئەگەر بمانەوێت بچینە ناو کاروانەکە و لە قیامەتیشدا لە ئەهلی بەهەش بین، ئەوا دەبێت دڵت پڕ بێت لە ترس و خەفەت لەوەی نەوەک نەچیتە بەهەش، خەفەت لەوەی کە چاکت لێ وەرنەگیرێت، خەفەت لەوەی کەوا ئیخلاست نەبوو بێت، خەفەت لەوەی کەوا سوء الخاتیمە بین، چونکە بەهەشتەکان سوپاسی خوا دەکەن کە خەفەتیان نەماوە. بەکیر دەڵێ ئیبراهیم فەرموویەتی شایانە ئەو کەسەی کە دڵی خەفەتبار نییە بۆ خوا و دوا ڕۆژی خۆی لە قیامەتدا کە لەوە بترسێت ئەهلی بەهەش نەبێت، چونکە بەهەشتیەکان لە بەهەشدا دەڵێن سوپاس بۆ ئەو خوایە ترس و دڵە ڕاوکەی لە دڵەکانماندا لابردوو نەیهێشت. سێ جۆر لە خواترسان هەیە کە جۆری سێمیان تەنها لە ساڵحان بەدی دەکرێت و بەس. بابزانین ئەو سێ جۆرەی کە گەورە ساڵحی ئومەت لە بەغدا چۆن باسی لێوە دەکات. عەبدوڕەحمانی سەلەمی لە پیاو ساڵحی مەزنی شاری بەغداد سەڕی سەقەتی ڕەحمەتی خوای لێبێت دەجێڕێتەوە کە فەرموویەتی سێ جۆر ترسان لە خوای گەورە هەیە. یەکەم ترسێکە لە ئیسلامدا بەگشتی هەموو مسلمانان هەیەنە و دەزانن کە پێویستە لە خوا بترسیت. دووەم ترسێک کاتیە و لە کاتی قورئان خوێندن و چیرۆکی کاریگەردا دڵی نەرم دەبێت و دەترسێت لە پەروەردگار. سێم ترسێکی بێزارە و دڵە ڕاوکێتی و خەریکە دڵ و گیانی لەناو دەبات و خەو و خۆراکی لێ هەڵدەگرێت و ئەم ترسێکی هەمیشەیە و لە کۆڵی نابێتەوە تا دڵنیای دەکەن لەوەی لێی دەترسێت. ئایا ئەزانی لە خواترسان و تەقوا ئەگەر لەناو دڵدا هەبوو جێگەی عەقڵ و ژیری دەگرێتەوە و کەسەکە دەباتە ڕێزی عاقڵمەندان و چاک لەناو کڕۆکی دنیا تێدەگات، ئەمەش خوشکێکی مسلمانی لادێی ئەم وانەیەمان تێدەگەێنێت. عەبدوڕەحمانی قوڕەیشی لە پیاوێکی بەنی سەعلەبەوە دەجێڕێتەوە دەڵێ ئافرەتێکی خەڵکی بیابانشینم بینی ئامۆژگاری کوڕەکەی دەکرد کە نیازی سەفەرێکی هەبوو پێیوت کوڕی خۆم وەسیەتت پێ دەکەم بە تەقوای خوا، چونکە کەمێ تەقوای خوات هەبێت لە زۆرێک لە عەقڵ و ژیری باشترە. جابرای مسلمانم، خوشکی مسلمانم، خوا زۆر لاوە شایەنترە کە ئێستا لێی دەترسید. ئەم ترسەمان زۆر کەمە و ناتوانێ بمان باتە ڕێزی ساڵحانەوە، بەڵکو هەر عایبە بچینە ناو کاروانەکەیانەوە. کوڕەخوا زۆر لەوە گەورەترە و دەبێت زۆر زیاتر لێی بترسین. براکەم، خوا هەڕەشەی زۆر گەورەمان لێ دەکات بۆ ئەو ڕۆژەی دەچینەوە بەردەستی. بۆ مەخەڵەتێک کە لێرە بێگوێیی خوا دەکەیت و بێ دەنگە لە ئاست و ناتکات بە بەراز و سەگ، هەڵی دەگرێ بۆ ڕۆژی خۆی. سەیری پیاو ساڵحی ئومەتەکەت بکە. حەسەنی کوڕی ساڵح بزانە چۆن هەڕەشەکانی پەروەردگار ئەی هەژێنێ و ئەی گریێنێ و ئەی ترسێنێ. ئەحمەدی کوڕی یەحیای سوولی دەڵێ جەعفەری کوڕی محەممەدی کوڕی عەبدوڵڵا دەیوت لە باپیر من بیستووە. عەبدوڵڵای کوڕی موسا کە دەیوت ڕۆژێ قورئانم دەخوێن بەسەر عەلی کوڕی ساڵحدا کە لەو کاتەدا حەسەنی کوڕی ساڵحی برایشی لەوێ بوو. گەیشتمە و ئاەتەی کە دەفەرمێ فەلا تەجعەلوا عەلەیهیم، واتە پەلەم لێ مەکە بۆیان ڕۆژی خۆیان دێ. ئەزانم چیان لێ دەکەم. بە بیستنیە و ئاەتە حەسەن کەوتە سەر زەوی و وەک گادەی بۆڕاند و دەگریا و لە هۆش خۆی چوو. تاو بوو عەلی کوڕی ساڵحی برای هەستا و دەم و چاوی سڕی و ئاوی پرژان لێ و پاڵی دایەوە بە دیوارەکەوە. ئاخر خوشک و برایانی ژێگری ساڵح و ساڵحەم چۆن وانە بێت حەسەن؟ ئەی لە ئاەتێکی تردا خوای ڕب العالەمین ئاگادارمان ناکاتەوە لە ترسانی و خەشم و قینی خۆی وەک پادشایەک کە خەڵکی ئاگادار بکاتەوە لە زەبر و زەنجی خۆی بۆ سەرپێچیکارانی فەرمانەکانی وەلیللهی مەثەل الئەعلا. خوای پەروەردگار دەفەرمێ ويحذركم الله نفسه وإلى الله المصير. واتا خوای عەزەوەجەل لە تووڕەبوون و خەشم و قینی خۆی و سزا سەخت و سوتێنەرەکانی ڕۆژی قیامەت و دابەزاندنی بەڵاو موسیبەت بۆ سەرپێچیکارانی لە دنیایشدا ئاگادارمان دەکاتەوە و دەمان ترسێنێت. ئەمەش خۆشەویستیەکی تری خوایە بۆ بەندەکانی و وەک چۆن مامۆستای قوتابیەکانی خۆی خۆش دەوێت و پێیان دەڵێت ئاگادار بن پرسیارەکانم قورسە، سعی زۆر بکەن و فڵان بابەت و فڵان بابەت زۆر بخوێننەوە چونکە زۆر گرنگن. سبحان الله، ترسان لە خوای گەورە موعجیزە دروست دەکات، غیرەت و جوامێری لە مسلماناندا دروست دەکات. ئەگەر دڵی یەکلا بکاتەوە بۆ خوا و تەنها ترسی ئەوی تێدا بێت، بێگومان لە هیچ شتێکی تر ناترسێت و بە زۆری و پڕ چەکی سوپای کافران میسقالە زەڕەیەک ترس نەچوەتە دڵی.
دەسەیری ئەم نمونەیە بکە و ئەوجا مەپرسە موسڵمانان چۆن چاری ئیمپەراتۆریەتی فارس و ڕۆم و هیند و چینیان کردووە. زەیدی کوڕی وەهەب دەڵێ لە غەزادا بووین، زۆر ترسناک بوو، دامان بەلای کوونێکدا لەناو جەرگەی جەنگەکەدا بوو. دەبینین پیاوێک لی خەوتووە لە پاڵ ئەسپەکەیدا و ڕۆیشتینە سەری و پێمان وت ئەوە چیتە براگیان؟ ترسابوون بریندار بیت یان نەخۆش. وتی بۆچی من چیمە؟ وتیان لەم گەرمەی جەنگەدا بەبێ خەم خەوتویت و ناترسید. ئایا ئەمە کاتی خەوە؟ ئەویش لە وەڵامدا وتی من شەرم دەکەم لە پەروەردگارم کە بزانێت لە شتێکی دەترسم جگەل لە خۆی. ئەمەش خەلیفە ساڵحە چاکسازەکەی ئیسلامە و عومەری کوڕی عەبدولعەزیزە ڕەحمەتی خوای لێبێ. لە وتێکی کورددا پشگیری ئەو پیاوە بەغیرەتە نەترسە دەکات و دەفەرموێت. عەلی کوڕی عوثام دەڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز فەرموویەتی هەر کەس لە خوا بترسێت خوایش وای لێ دەکات هەموو شتێک لێی بترسێت، و هەر کەسیش لە خوا نەترسێ خوای گەورە وای لێ دەکات لە هەموو کەس و لە هەموو شتێک بترسێت. ئەگەر هەورێکی ڕەش لەگەڵ ڕەشەبایەکی توند هەڵی کردایە پێغەمبەرە نازدارەکەمان صلى الله عليه وسلم ڕەنجی تێک دەچوو، ترس ڕووی تێدەکرد و خەمی لێدەهات. کاتی هەورەکان دەبوون بە باران ئەوجا دڵنیا دەبوو کە خەشم و قین و تووڕەی پەروەردگار نەبووە. گەورە تابعینی لە خوا ترس عەتای کوڕی ئەبی ڕیباح لە عایشە خاتوونی خێزانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بیستووە کە دەیفەرموو پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەر کاتێ هەورێکی ڕەش و با و باروتە بەهاتایە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ڕەنجی تێک دەچوو، ئۆقرەی لێ دەبڕا و دەهات و دەچوو. بەڵام کە هەر هەورەکەت دەبوو بە باران پێغەمبەر صلى الله عليه وسلم هێور دەبیەوە و ڕەنجی دەهاتەوە سەرخۆی. کاتێ لە هۆی ئەوەم پرسی لێی لە وەڵامدا فەرمی من لەوە ترسام کە سزا و تووڕەبوونێکی خوا بێت بۆ سەر ئوممەتەکەم دابەزی بێت. هاوڵانی بەڕێزیش خوایان لێ ڕازی بێت نوسخەیەکی طەبق الئەسلی پێغەمبەرەکەیان بوون صلى الله عليه وسلم. بۆیە ئەوانیش لە کاتی ڕوودانی کارە ساتە سروشتەکاندا ڕەنجیان تێک دەچوو، دەستیان دەکرد بە گریان و لەخوا دەپاڕانەوە کە خەشم و قین و تووڕەیی خۆی نەبێت بۆ مرۆڤە سەرکەشە تاوانبارەکان. ثەمامە لە ئەنەسی کوڕی مالیکەوە دەژێڕێتەوە کە فەرموویەتی من لە ژوورەوە بووم نانم ئەکرد، گوێم لە دەنجێک بوو لە زەویەوە دەرچوو، بەپەلە هاتمە دەرەوە دەبینم زەوی قڵیشێکی گەورەی تێکەوتووە، وەلەو لایشەوە هاوڵانی پێغەمبەرم بینی صلى الله عليه وسلم خوایان لێ ڕازی بێ دەگریان و دوعایان دەکرد تا زەوی هێمن و ساکت بێتەوە. هاوڵانی پێغەمبەرمان صلى الله عليه وسلم پێشەوایانی ساڵحان ئەوەندە لە خوا ترساون هەر کە ڕووداوێکی سروشتیان بینی بێت خێرا بەرەو مزگەوت ڕایان کردووە و دەستیان کردووە بە نوێژ و گریان و قورئان خوێندن و پاڕانەوە نەوەک خەشم و تووڕەیی ڕەب العالەمین بێت لە بەندەکان. عوبەیدوڵڵای کوڕی نەزر دەڵێ باوکم بۆی باس کردم کە لە سەردەمی ئەنەسی کوڕی مالیکدا خوای لێ ڕازی بێت بە جۆرێک دنیا تاریک بوو کت و مت وەک شەوە زەنجی لێهات. دەڵێ لە پاش ئەوەی دنیا ڕووناک دەبوویەوە و هاتم بۆ لای ئەنەس و لێم پرسی ئایا لە سەردەمی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم شتیوا ڕوویداوە؟ لە وەڵامدا ئەویش فەرمووی پەنا بەخوا لە شتیوا، ئێمە لەو کاتدا ڕەشەبایەکی توندیش هەڵی بکردایە خێرا بەرەو مزگەوت ڕامان دەکرد، پێشبڕچێمان بوو لەوەی کەچێ زووتر خۆی بگاتە مزگەوتەکەمان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لە بەشی سێمی کتێبەکە گەیشتین بە خاڵی دووەم ساڵحان لە هاتنی ڕۆژی قیامەت ترساون. خوای گەورە لەبەر حیکمەتێکی زۆر گەورە ڕۆژی قیامەتی ترسنا کردووە و بانا هەموارترین ڕۆژ وەسفی دەکات بۆمان و لەلامان ترسناچی دەکات بە جۆرێ کە هەموو ناڕەحەتی و بۆردومان و بمە لەرزە و لافاو هەیە هیچی ناگاتە یەک لەسەر سەدی ناڕەحەتی ئەو ڕۆژە، چونکە لە دنیا کەس نەگەیشتۆتە و ئاستەی دایک لە منداڵەکەی ڕابکات و سکپڕ سکەکەی فڕێبدات و خەڵکی وەک سەرخۆشان عەقڵ لەدەست بدەن و کوردی خۆمان جوانیان وتووە کە ئەگەر کارە ساتێ ناهەموار بێت دەڵێت ئەڵەی ڕۆژی قیامەتە یان لە ڕۆژی عەشر دەچێت. خوای گەورە لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرموێت یا ئەیها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم يوم ترونها تذهل كل مرضعة عما أرضعت وتضع كل ذات حمل حملها
وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. سورة الحج آيات 1 واتا خواي پروردگار دفرميد أي خلچينا أي نوكاني آدم أي أو داماواني لسر أستيري زوي دجين ژیر بن و لەخوا بترسن و لە ڕووداوی ترسناکی هاتنی ڕۆژی قیامەت بترسن کە وەک زەمین لەرزەیەکی وا گەورەیە پێوەری ڕێختەر نەیخوێندەوەتەوە. ئەو ڕۆژە ڕۆژێکە هەموو شیر دەرێک لە کۆرپەکەی ڕادەکات و حەز ناکات ببینێت. ئافرەتانی سکپڕ لە ترسناکی ئەو ڕۆژە سکەکەیان لەبار دەچێت و خەڵکی ئاگایان لەخۆیان نامێنێت و وەک سەرخۆشوان کە لە ڕاستیدا سەرخۆش نین. ئارەقومەی لەوێ چی دەکات؟ بەڵام سزا و ئەشکەنجەکەی خوا زۆر سەخت و پڕ لە ئێشە. ئەگەر پاشایەک لە شوێنێکدا بدنێت و بڵێ ئەم کارانە بکە و ئەم کارانەش مەکە و دوای 1 ساڵی تر بانگتان دەکەمەوە بۆ لای خۆم و بزانم کامێرە شاراوەکانم دەڵێ چیتان کردووە لەو کارانەی داوم و بەسەرتاندا و چیشتان نەکردووە لەو کارانەی کە قەدەغەم لێ کردوون. جامۆنەک بەتی ئەم داماوانە قەدەغەکراوەکان زۆر خۆش و بەلەزەتن و دەروون حەزی پێیانە هەرچەند زیان بەخشن، بەڵام کارە فەرمان پێکراوەکان زۆر وشک و ناڕەحەت و قورسن لەسەر دەروون. بۆیە هەندێ لەو کەسانە لە بیریان چوو کە دەگەڕێنەوە بەردەمی ئەو پاشای و لێپرسینەوەیان لەگەڵ دەکات. بۆیە پیس دەستیاندایە کارە قەدەغەکراوەکان و تا لووتیان تیا غەرق بوون. بەڵام کەمینەیەکی کەم هەر خەیاڵیان لەلای ئەو ساتە بوو کە ساڵەکە تەواو دەبێت و دەگەڕێنەوە بەردەستی پاشا. بۆیە زۆر لەو ساتە وەختە دەترسان کە دەگەڕێنەوە بەردەمی پاشایان و فەرمانی لە سێدارەدان دەردەکات بۆ سەرپێچکاران و فەرمانی پێشوازی گەرم و ڕووی خۆش و خەڵات و بەخششی لە سنوور بە دەریش دەدات بەو کەمینەی کە خوان لە قەدەغەکراوەکان پاراست بوو. دەستیان دابووە کردنی کارە فەرمان پێکراوەکان. دەی برای مسلمانم، خوشکی مسلمانم، ئەزانی پاشای هەموو جیهان ڕەب العالەمینە بە سۆزێکەوە لە قورئانە پیرۆزەکەیدا پێت دەڵێت ڕۆژێکی زۆر ترسناکتان لە پێشە و لە یادی مەکەن. ئەو ڕۆژەی دێنەوە بەردەستم بە کێوێ گوناهەوە ئەو کاتە هیچ فریاتان ناکەوێت. هەروەکو خوای ڕەب العالەمین دەفەرمێت لە قورئانە عەزیزەکەیدا واتقوا يوما ترجعون فيه إلى الله. واتە ئەی هەموو خەڵکی سەرزەوی تێکڕا، چ لە ئەوروپای یان لە ئاسیای یان لە ئەفریقیای، ڕەشپێستی یان سپیپێستی یان لە دوو ئەمریکاییت یان لە هەر جێکی تری ئەم جیهانەیت، دەستم بەدامێتان تا بۆتان دەکرێت لەو ڕۆژە بترسن کە دەگەڕێنەوە بەردەمی پەروەردگار و دادگای ورتان لەگەڵدا دەکات. بۆیە خۆتان بگرن و زاڵ بن بەسەر دەروونتاندا و سەرپێچیم مەکەن، چونکە لە دنیا چاوپۆشیتان لێ دەکەم، بەڵام ئامان سەد ئامان هەموویتان بۆ کۆ دەکەم و بۆ قیامەت و خۆمەزانم چ سزا گەلێکم بۆ ئامادە کردوون کە بەرد و ئاسنیش بەرگەی ناگرن تزای خوێن و گۆشتی مرۆڤی بێ ئاگا و داما. و لە جێگەیەکی تری قورئانەکەیدا وەک باوچێکی بەسۆز بۆ جگەرگۆشەکەی وەلیللاهی مەثەل الئەعلا کە چەند جار دووبارەی دەکاتەوە کە سزاکەت ئەدەم ها ئەگەر بەگوێم نەکەیت و فڵان کارمان بۆ نەکەیت و وات لێ دەکەم. خوای عەزەوەجەل پێمان دەفەرمێت ئاخر چۆن لە خوا ترس و بە تەقوا دەردەچن لە کاتێکدا کە باوەڕتان نەبێت بە ڕۆژێکی ئەوەندە سەخت کە منداڵی بچووک سەرسپی دەکات تیایدا. ئەی خوایە بمان پارێزە لەو ڕۆژەدا، دەبێت چ ڕۆژێ بێت کە منداڵ لە 40 ساڵی بەدواوە تەڵە سپی دەکەوێتە سەر و ڕیشی. خوای گەورە لە قورئاندا دەفەرمێت فكيف تتقون إن كفرتم يوما يجعل الولدان شيبا. سورة المزمل آياتي حفدا. واتا محال ايوه ببن بياوي باشو لخواترسو بسن ريزي صالحانوا لكاتك دا باورتان نبيد يان كزبيد باورتان بروجي زندوبونوا او روجي كأون دم سامناكو ترسناكو ناهموارا من دالي ناو بيشكا پیر دكاتو سريس بيدا بيد. يا الله بمان پارێزە لەو ڕۆژە، یا ئەڵڵاه باوەڕمان بەو ڕۆژە پتە و بکە و بمان خەرە ریزی ئەوانەی کە بە چاوی مەرحەمەت و سۆزەوە لە ناو مەحشەردا بۆمان دەڕوانید. دیسان پەروەردگارمان لەسەر زمانی ئیمام عەلی و فاتیمەی خێزانی وانەیەکی قیامەت زانی مەزنمان دەدات کەوەندە باوەڕیان بەو ڕۆژە پتە و بووە
هەموو کارێکی خێریان لەبەرەو ڕۆژە ناهەموارە کردووە. هەروەکو خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت ئینا نەخاف من ربنا یوما عبوسا قمطریرا فوقاهم الله شر ذلك اليوم ولقاهم نضرة وسرورا وجزاهم بما صبروا جنة وحريرا. سورة الإنسان آياتي دو يازدو دوازدا. واتا إمام علي كوري أبو طالب خالي رازي بيتو فاطمەی خێزانی خانەوادێک لە تەقوا، خێزانێک لە مسلمانەتی و کاری چاکە، پاروەنانەکەی دەمیان کە دەبووە بەربانجیان پێ بکردایەتەوە دان بە سوالکەرێکی هەتیوی بێباوک لە ڕۆژی دووەمدا خەریک بوو بەربان بکەنەوە. لە دەرگا دەبینین ئەسیرێکە و ڕزگاری بووە، بەڵام برسیەتی و داوای خواردن دەکات. سەیرێکی یەکتریان کرد و پێکەوە نانەکان بەخشی پێی و لە ڕۆژی سێمدا ویسیان بەربان بکەنەوە. دیسان هەژارێکی برسی دای لە دەرگا و چون بەدەمیەوە دەبینن زۆر برسیەتی و داوای پاروەنانێ دەکات. ئەمانیش چونکە پەروەردەی دەستی پێغەمبەری دەست و دڵ جوان بوون، خێرا بەبێ سێودوو نانەکەیان بەخشی پێی و بە برسیەتی مانەوە. پاشان پێکەوە ڕویان کردە قیبلە و وتیان ئێمە لەم کارەماندا لە خوای خۆمان دەترسین و ڕۆژێکی ترسناک و عەبوس و ناشرین قەمتەریرمان لەبەردەمدایە و دەبێت پاروی دەممانی لە پێنادا ببەخشین و سەری خۆمان ڕزگار بکەین لە ئاگری دۆزەخ و خوایش لە خراپەی ئەو ڕۆژە پاراستنی و خستنیە ناو بەهەشتی خۆشی نەبراوە و پڕ لە کامرانیەوە. ئەی خۆشک و برای مسلمانم، من و تۆ لەم سەردەمە بێ بڕواییەدا هێشتا بە تەواوی نامانێت لەو ڕۆژە ناهەموارە بترسین و کاری چاکەی بۆ بنێرین و لە کردەوەی خراپ خۆمان بەدوور بگرین. کەچی پێشەوا و سەر مەشق ئازیزەکەمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم نەیتوانیوە دڵی خۆش بێت و ژیان بە پێکەنینەوە و خۆشی ڕابواردن بەسەر بەرێت و لەو بارەیەوە فەرموویەتی چۆن دڵخۆش بم، چۆن کامەران و بێخەم بم کە فریشتەی خاوەنی سوور کە کاری ئەو کۆتایی پێهێنانی دنیایە و بەردەوام شاوڕەکەی بەدەمیەوە و سەری داخستووە بۆ زەویەکە و گوێی هەڵخستووە لە ژێرەوە بە چاویش سەیری عەرش دەکات بزانێت کەی ئاماژەی پێدەدرێت لەلایەن خواوە فوو بکات بە شاوڕەکەدا و دنیا خاپور بکات و هەموو گیان لە بەرانی سەرزەوی بمرێنێت. ئەمیری ساڵحان عومەری کوڕی عەبدولعەزیز خوا لێی ڕازی بێت زۆر لە ڕۆژی قیامەت ترساوە و لە هیچ ڕۆژێکی تر نەترساوە ئەوەندەی لە ڕۆژی قیامەت ترساوە و خۆی ئەم ڕاستیەمان پێدەفەرمێت. زۆربەی زۆری ترسی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێت لە هاتنی ڕۆژی قیامەت بوو، بۆیە لە پاڕانەوەکانیدا دەیفەرموو ئەی پەروەردگارم، ئەگەر دەزانیت لە شتێکی تر دەترسم زیاتر لە ترسم لە ڕۆژی قیامەت، دەیخوایە ئەو ترسم لەسەر لا نەبەیت و بێترسم نەکەیت. یەکێک لە گەورە ساڵحانی ئیسلام عەتای سەلەمیە ڕەحمەتی خوای لێبێ زۆر ترساوە لە هاتنی ڕۆژی قیامەت و زۆر خەمی ئەوەی بووە کە بکەوێتە ئەو ڕۆژەوە خوای گەورە حیسابی چاککارانی بۆ نەکات. لەبەرەوە پڕ بەدڵ ئارەزووی ئەوەی هەبوو کە خوا زیندوی نەکاتەوە و لە بەردەمی میزاندا نەیوەستێنێ. بشری کوڕی مەنسوور دەڵێ لە خزمەت مامۆستا عەتای سولەیمیدا بووم، خەریک بوو ئاگرم بۆ خۆش دەکرد چونکە ڕۆژێکی تابڵەی سارد بوو. ڕووم تێکرد و پێموت ئایا ئەگەر پێت بڵێن عەتا بڕۆ ناو ئاگرە ئەگەر بڕۆیتە ناویەوە لە قیامەتدا زیندوود ناکەینەوە، ئایا تۆ وا دەکەیت؟ عەتایش لە وەڵامدا وتی ئەرێ بە ڕەبی کەعبە وا دەکەم. پاشان وتی نەک هەر ئەوە بەڵکو وەڵڵا لەوە دەترسم کە لە خۆشیاندا نەگەمە ناو ئاگرەکە گیانم دەربچێت. پێشەوای ساڵحان و ئەمیری بڕواداران عومەری کوڕی خەتاب خوا لێی ڕازی بێ هەموو جارێک کە بیری ڕۆژی قیامەتی دەکردەوە دڵی دەکەوتە لەرزە و بەدەم خۆیەوە حەزی دەکرددارێ بەردێ بوایە و لێپرسینەوەی لەسەر نەبوایە. عومەری کوڕی خەتاب خوا لێی ڕازی بێ کەسایەتی دووەمی مەزنی ئیسلامە لە دوای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم و شاهدی هەموو هاوڵان پیا و ساڵحێکی مەزنیە ئومەتە بووە. کەسی هێشتا لەوە ترساوە کە بەهەشتی نەبێت و لە لێپرسینەوەی ڕۆژی قیامەت ڕزگاری نەبێت، بۆیە دەیوت خۆزگایە خۆزگایە من مرۆڤ نەدەبووم بەڵکو دارێکی بچووک دەبووم و لە بیابانی حیجازدا دەڕوام و پاشان وشک دەبووم و هیچ لێپرسینەوەیەکم لەگەڵدا نەدەکرا و لەسەر نەبوایە و هیچ پاداشتێکیشم پێ نەدرایە. زۆر سەیرە
ئێمە باوەڕمان وایە ئەم ژیانە کاتیە و ڕۆژ بە ڕۆژ لێمان تەواو دەبێت و ڕۆژ بە ڕۆژیش لە قیامەت نزیک دەبینەوە کەچی کاری چاکەی بۆ ناکەین و خەفەتی بۆ ناخۆین و خەیاڵمان نییە لە لای بەڵکو خەیاڵمان لە لای خانووە لە لای دوکانە لە لای سیارەیە لە لای ماڵی جوانە پۆست و بەرپرسیارەتی وشتی دنیایی ترە پەنا بەخوا ئەم سەرسامیەش ساڵحێکی پێشەوامان بە ناوی شەمیتی کوڕی عەجلان دەری دەبڕێت و دەفەرمێت شەمیتی کوڕی عەجلان ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت جێگای سەرسوڕمانە جێگای هەموو سەرسوڕمانێکە بۆ کەسێک باوەڕی بە ڕۆژی قیامەت هەیە کەچی هەموو هەوڵ و تەقەڵای بۆ ئەم دنیایە دەستخەڕۆکەرەکەیە ئایا دەزانن شت و مەچی ڕۆژی قیامەت لە دنیادا هەرزانە و دەستکەوتنی زۆر ئاسانە مرۆڤ دەتوانێت بەگونێ و فەردە و تەن و لۆری لێی بکرێت و کۆی بکاتەوە پێشی خۆی بخات چونکە لەوێ شتکەری نامێنێ بەڵکو شت فرۆشتن دێتە ئاراوە گەر چاک بێت و چاک و ئەگەر خراپ بێت خراپ یەکێکتر لە زانە ساڵحەکانی ئیسلام ئەبوو حازمە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت کاڵا و شتومەچی قیامەت لە دنیا هەرزانە و بێنرخە و مشتری و کڕیاری کەمە دەستم دامێنتان ئێوە زۆری لێ بکڕن و زۆری لێ کۆ بکەنەوە تا هەرزانە ئەجینا ڕۆژی قیامەت هات لەوێ پارەی چاک دەکات بەڵام هەرچیت لە دنیا نەکری بێ لەوێ نەزۆر و نەکەم هیچت دەست ناکەوێت برا و خۆشکەم خی گەورە منیش و ئێوەش لە ناو کاروانی ساڵحاندا قبول بفەرمێت با نرخی دنیا بزانین و بەپێی ئەو نرخە مامەڵەی لەگەڵدا بکەین و قیامەتیش بزانین تا بەپێی ئەو نرخە مامەڵەی لەگەڵ بکەین ڕۆژ لە دوای ڕۆژ لە عمری دنیاکەمان کەم دەبێتەوە و ڕۆژ بە ڕۆژ بەرەو ڕووی قیامەتی پڕ لە نەهامەتی ئەڕۆین دیسان ئەوە ئەبوو حازمە ڕەحمەتی خوای لێبێ وانەیەکی تر پێشکەشی کاروانچیانی ئەم ڕێگا مبارەکەی ساڵحان دەکات و دەفەرمێت سرم سوڕ دەمێنێ لە کەسانێک کار بۆ لانەیەک دەکەن کە هەر ڕۆژێ قۆناغی لێی دوور دەکەونەوە بەجێی دێڵن و کار ناکەن بۆ لانەیەک کە هەموو ڕۆژێ قۆناغێ بەرە ڕووی دەڕۆن و لێی نزیک دەبنەوە پێشەوە ساڵحەکانمان سەرمەشقن بۆ ئێمەی مسلمانی سەدەی 21 و ئەوان هەمیشە خەیاڵ و داڵغە و غەمیان لە لای قیامەتیان بۆ و تەنانەت ئەگەر گوێشیان لە مۆسیقا بوایە هەر قیامەتیان بیر دەکەوتەوە ئەموانێش سەعیدی کوڕی جوبەیری شەهیدی دەستی حەجاجی ستەمکار پێشکەشمانی دەکات کاتێ زانای مەزنی تابعین سەعیدی کوڕی جوبەیری مجاهید و پیاو چاچیان بە قۆڵ بەستراوی هێنا بەردەستی ستەمکاری عێراق حەجاجی کوڕی یوسف و ئەویش لێی پرسی ئایا تا ئێستا گوێت لە عود و کەمان گرتووە مامۆستای وتی وا نازانم جێم لێ بوو بێت حەجاج فەرمانیدا عود و کەمان بێن و مۆسیقا لێ بدەن لە بەردەمیدا ئەوانیش هاتن و دەستیان کرد بە مۆسیقا ژەنین لەم کاتەدا مامۆستای شەهید دەستی کرد بە گریان و حەجاج لێی پرسی ئەو بۆچی دەگریت ئەویش لە وەڵامدا وتی دڵم تەنگ بوو شتێکی زۆر گەورەی وەبیهێنامە و ئەم فوکردنە بەم ئامێرەدا ئەو ڕۆژەی خستەوە یادم کە ئیسرافیل فو دەکات بە نەفخی سووردا و هەموو گیان لە بەران دەمرن ساڵحان ڕەحمەتی خوایان لێبێ هەر بەوە ناوەستن کە ڕۆژی قیامەتیان لەبیردا بێت و لە یادی نەکەن و خۆیان بۆ ئامادە بکەن بەڵکو بەردەوامە بیری خەڵکیشی دەهێنەوە و لەو ڕێگایەوە چەندان ڕەجی دنیا پەرستیان لە مسلماناندا دەرهێناوە و بەرەو ساڵح بوونیان بردوون و عمەری کوڕی عەبدولعەزیز یەکێک بووە لەو کەسانە و بە حوکمی ئەوەی ئەمیری باوەڕدارانیش بووە زیاتر قسەکانی کاریگەر بووە و توانیویەتی والی و کار بەدەستەکانی پێچاک بکات و لە گەندەڵی ئیداری و دارایی بە دووریان بگرێت عمەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ نامەی نووسی بۆ برایەکی مسلمانی پێی فەرموو ئەی برای شیرینم تۆ زۆربەی ڕێگاکەت بڕیوە و کەمێکت ماوە لەبیریت بێ براکەم تۆ کۆمەڵێک کاری ناڕەحەت و ڕێگای قورست لە بەردەمدایە نیگاکراوە بۆ پێغەمبەرەکەت صلی الله عليه وسلم لە قورئاندا تۆ بەسەر پردی سیراتدا تێدەپەڕی بەڵام پێی نەوتیت لێی دەپەڕیتەوە یان دەکەویتە ناو ئاگرەکەوە نەکەی دنیا لە خشتت بەرێت دنیا ماڵی کەسانێکە ماڵی تریان نییە و سامانە بۆ کەسانێک لە جێگەیەکی تر سامانیان نییە هەروەها نامەی نووسی بۆ سەرۆکی هەرێمی بەسڕە و ڕۆژی ناهەمواری قیامەتی وەبیرهێنایەوە و دەیویست کار بەدەستەکانی قیامەتیان لەبیر نەچێت چونکەوە سەر دەکێشێ بۆ گەندەڵی ئیداری و مالی و ڕەوشتی
پێیوت عومەری کوڕی عەبدولعەزیز نامەی نات بۆ والی بەسرە و عەدی کوڕی ئەرتەعەت و پێیوت پاشان من شەوێکی وات دەخەمەوە بیر کە پێی تێبخەیت و لە بەیانیەکەیدا قیامەت بێت دەی دەبێت چ شەوێکی ترسناک و چ ڕۆژێکی ترسناک بێت لەسەر بێباوەڕان زۆر زۆر ناڕەحەتە. ساڵحان لە خۆشترین کات و ئەو پەڕی کامەرانیدا هەر خەفەتبارن و دڵیان خۆش نییە و غەمی هاتنی ڕۆژی قیامەت جێگەی هەموو خۆشیەکانی گرتوتە لە ناو دڵیاندا. خۆشێکی سەرمەشق بە ناوی ئافیرەوە ئەم دەرسەمان بەکردەوە پێدەدات. یەحیای کوڕی ڕاشید دەڵێ لە خزمەت ئافیرەت العابیدەدا بووین کە ئافرەتێکی زۆر خواناز بوو. لەو کاتەدا مژدەیان هێنا کە برازاکە چەند ساڵەون بوو و هاتەوە ئەویش دەستی کرد بە گریان. پیان وت ئەوە چییە دەگریت؟ ئەمڕۆ ڕۆژی خۆشی و سروورە برازاکەت هاتۆتەوە. ئەو زیاتر دەستی کرد بە گریان و وتی سوێن بەخوا ڕۆژی قیامەت شوێنێکی چۆڵی لە ناو دڵمدا نهێشتەوەتەوە بۆ خۆشی و سروور دەربڕین و هاتنەوەی برازاکەم هاتنەوە و گەورە و ترسناکەی خۆمانی بیرخستمەوە کە دەچینەوە بەردەمی ئەڵڵاه جەلە جەلالوه. ئیتر لە نێوان خۆشی و سروور و خەفەت و دڵتەنجیداین لەو ڕۆژەدا و پاشان لە هۆش خۆی چوو. جارێکی تر سەعیدی کوڕی جوبەیر زانا شەهیدەکەی گەورە تابعین و پیاوچاکی سەردەمی خۆی لە پاڵ حەجاجی ستەمکاردا ئەم وانەیە دەڵێتەوە و بەکردەوە خەفەتی ڕۆژی قیامەت دەردەبڕێت. حەجاج کە فەرمانڕەوای ئومەویەکان بوو لە عێراق و فەرمانی دەستگیرکردنی گەورە زانەی سەلەفی ساڵح سەعیدی کوڕی جوبەیریدا و هێنایانەوە بەردەستی و پرسیاریان لێکرد چیتەوا دەڵێن قەت پێ نەکەنیویت. سعید فەرمووی هۆکارێکی وانە بوو کە بمهێنێتە پێکەنین. ئێکەسێک لە قوڕ دروست کرابێت و قوڕەکەش ئاگر چاوەڕوانی بکات و لێپرسینەوەشی لە بەردەمدا بێت چۆن پێدەکەنێ. کەسایەتێکی ناو کاروانە مبارەکەکەی ساڵحان ئەبی عەبدوڵڵای بەڕافیە ڕەحمەتی خوای لێبێ لە ترسی تەنها یەک دیمەنی ڕۆژی ئەحشر هەمیشە گریاوە. ئەبی مەڕیەم دەڵێ بە ئەبوو عەبدوڵڵای بەڕافیم وت چەندێ دەگریت تاکەی دەگریت. ئەبوو عەبدوڵڵایش دەستەکانی دەرهێنا بۆم و یەک تاڵ مووی بەدەستەوە بوو لول بوو درێژی کردەوە و پاشان فەرمی ئەگەر تێپەڕبوونێکت هەبێت بەسەر ئەمەدا لە ڕۆژی قیامەتدا کە ناوی پردی سیڕاتە دەی چ پێک دەتوانێت لەسەری بوەستێت. ئەمەی وت و دەستی کرد بە گریان. خوشک و برای ساڵحم ئایا تۆ هیچ ڕۆژێ لە ڕۆژان بەتەنها بوویت و بیر لەوە بکەیتەوە کە خۆزگە لە ڕۆژی قیامەتدا لە میوان خانەکەی خوادا دەبیت یان پەنا بەخوا لە ناو سزاخانەکەیدا دەبیت و بیخە خەیاڵی خۆ دوا مەحشەرە و خەڵکی پۆل پۆل بەرەو بەهەشت دەبڕێن کەچی تۆ سەیریان دەکەیت و کردەوەکانت بەشی ئەوە ناکات لەگەڵ ئەو پۆلانەدا بچیتە بەهەشتەوە. دەیگوێ بگرە بۆ پیاو ساڵحەکەی بەسڕە مالیکی کوڕی دینار پندێکی لێوەربگرا. جعفەر دەڵێ مالیکی کوڕی دینارم بینی خۆی لە عەبایەک پێچابیەوە و هاواری دەکرد ئەی خوای مالیک تۆ دانیشتوانی بەهەشت و دانیشتوانی دۆزەخ دەناسیت خۆزگە مالیک لە دانیشتوانی کامیانە؟ مالیک پیاوی کام ماڵەیانە؟ حەقی خۆیەتی خەمی ڕۆژی دوایی بخۆین چونکە وەک دنیا نییە. ئەگەر سیارەکەت وەرگەڕا سارێکی جوانتر دەکریتەوە، ئەگەر خانەکەت ڕوخا خانوێکی جوانتر دەکەیتەوە، ئەگەر خێزانەکەت وەفاتی کرد دەتوانی ژنێکی جوانتر بێنیتەوە، ئەگەر لە قوتابخانە کەوتیت دەتوانیت ساڵی داهاتوو بە نمرێکی بەرزەوە دەربسیت و ئەگەر لە کاسپیەکدا زەرەر بکەیت لە کاسپیەکی تردا جێگایەکەی پڕ دەکەیتەوە. بەڵام ئەی ئەگەر پەنا بەخوا ڕۆژی قیامەتت لەدەست و خۆ دنیایەکی تر نایەتەوە تا کردەوەی جوانی تێدا بکەیت و ئاخیرەت بەدەست بێنیتەوە. ئای کە مەحاڵە شتی وا ڕوو بدات و خواناسێکی خەڵکی بەحرەین ئەم وانەیەمان دەدات. مەسمەعی کوڕی عاسیم دەڵێ جارێکیان لە نیوەی شەودا بوو لە نزیکی یەکێ لە خواناسەکانی بەحرەینەوە بووین لە کەناری دەریا. گوێم لێ بوو دەیوت ئەی برا موسڵمانەکانم بگرین لە ترسی لە دەستچوونی ڕۆژی قیامەت چونکە نەگەڕانەوە هەیە و نەفرت و فێڵیش دەخوات. خوشکان و برایانی گوێگری بەڕێز و خۆشەویستم با سەیرێکی خێزانێکی پیا و ساڵحان بکەین. ئەزانم باوچێک بیری ڕۆژی قیامەتی کردەوە و دەستی کردە گریان و هەموو ماڵەکەیشی کردە گریان و کەسیش نەیدەزانی بۆچی دەگرین. بەڵام باوکە کۆسکەوتەکە چاک دەیزانی بۆچی دەگری. ئەو پیاوەش عومەری کوڕی عەبدولعەزیز بوو ڕەحمەتی خوای لێبێ.
جارێکیان عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ دەستی کرد بە گریان و فاتیمەی خێزانیشی کە عومەری بینی دەگری ئەویش دەستی کرد بە گریان و هەموو ئەندامانی تری ماڵەکەش بە دوای ئەواندا دەستی کرد بە گریان. کەسیش نەیدەزانی هۆی گریانەکەیان چییە. پاش ئەوەی هێور بوونەوە ئارامیان بۆ هات. فاتیمە لە عومەری پرسی باوکم بە ساقەت بێت پێم بڵێ بۆچی گریایت. فەرمووی ئەی فاتیمە ئەو خەڵکەم یادکەوتەوە کە لەبەر دەستی خوادا وەستاون و تاقمێکیان بەرەو بەهەش دەبرێن و تاقمێکیش بەرەو ئاگری دۆزەخ. ئەمەی وت و هاوارێکی کرد و لە هۆش خۆی چوو. هەروەها عومەری کوڕی عەبدولعەزیز لە ناو هاوڕێکانی دانیشت بوو. ئەوان قسەی خۆشیان دەکرد و پێدەکەنین، بەڵام ئەو بێدەنگ بوو هەر بیری دەکردەوە خۆزگە بیری لە چی کرد بێتەوە. سوفیان دەڵێ جارێکیان عومەری کوڕی عەبدولعەزیز لە ناو هاوڕێکانیدا دانیشت بوو. ئەوان لە ناو خۆیاندا قسەیان دەکرد، بەڵام ئەو هەر بێدەنگ بوو. تاوایان لێهات پرسیاری لێ بکەن و بڵێن ئەی ئەمیری باوەڕداران بۆچی بێدەنجی و قسە ناکەیت. عومەریش فەرمووی بیرم لە دانیشتوانی بەهەش دەکردەوە کاتێ سەردانی یەکتر دەکەن دەبێت چۆن بچن بۆ ماڵی یەکتری، و بیریشم لە خەڵکی ناو جەهەنەم دەکردەوە کە چۆن هاوار دەکەن و دەقیڕێنن. پاشان دەستی کرد بە گریان. ئەمەش پێشەوایەکی تری کاروانی ساڵحانە و ناوی سوفیانی ثەوریە و وەک برا ساڵحەکانی تری تەنها بە گریان و بێدەنجی خەفەتەوە نەوەستاوە لە باسکردنی ناهەمواریەکانی ڕۆژی قیامەتدا، بەڵکو لەم بوارەدا ژمارەی پێوەری شکاندووە و لەو باوەڕەدا نیم کەسی پێگەیشت بێت. یوسفی کوڕی ئەسبات دەڵێ هەر کاتێ مامۆستا سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێت باسی ڕۆژی قیامەتی بکردا میزی دەبوو بە خوێن. دکتۆرە باوەڕپێکراوەکانیش دانیان بەم ڕاستێدا ناوە و هۆکارەکەشیان گەڕاندۆتەوە بۆ ترسێکی بێسنوور کە کاری لە جگەری کردووە. زەید کوڕی ئەبی زەرقا دەڵێ کەمێ لە میزی سوفیانی ثەوریان برد بۆ لای دکتۆر لە کاتی نەخۆشیەکەیدا و کاتێ سەیری کردوتی ئەم ئاوا هی کەسێکە زۆر ترساوە و ترس ناو سکی سووتاندووە، بێگومان ترسی ڕۆژی قیامەتی بووە. هەندێک لە ساڵحان ڕەحمەتی خوایان لێبێت ئەوەندە لە ڕۆژی قیامەت ترساون و خەمیان خواردووە هەرگیز پێکەنینیان نەهاتووە و سوێندیان خواردووە تا نەزانێ لە ڕۆژی قیامەتدا بەهشتیە یان دۆزەخیە پێنەکەنن. حارسی قەنەوی دەڵێ پیاو ساڵح و خواناز ڕەبیعی کوڕی حەڕاشی غەتافانی سوێندی خوارد کە تا لە ژیاندا پێنەکەنێت تا نەزانێت لە بەهشتایە یان لە دۆزەخ. برای ساڵح و خوشکی ساڵی حەم، ئەگەر من و تۆ لە جێگەیەکی گەرم دابین وەک گۆڕەپانی مشقی سەربازی لەوانەیە ماندوو ببین و ئارەق بکەین، یان ئەگەر کرێکاری بکەین لەوانەیە کەمێ ئارەق بکەین، یان لە هاویندا کارەبا ببڕێت و بخەوین هەندێ ئارەق دەکەین، وەزعمان ناخۆش دەبێت و ناڕەحەت دەبین. ئەی قوڕی دنیا بەسەرمان، ئەمانە ناخۆشن لە لامان. ئەی چی دەکەین لە ئارەقکردنی مرۆڤەکان لە کاتی وەستانی ڕۆژی مەحشەردا بۆ چاوەڕوانی لێپرسینەوە. عەبدوڵای کوڕی عومەری کوڕی خەتاب خوا لێیان ڕازی بێت دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم فەرموویەتی لە ڕۆژی قیامەتدا خەڵکی بەپێوە وەستاون لە بەردەمی خوای عەزەوەجەلدا ئەوەندە گەرمایانە و ئارەقیان کردووە هێنەتانی وەی گوێچکەی لە ناو ئارەقی خۆیدا نەخۆم بووە. جابرایانی بەڕێزم و خوشکانی پاک داوێنم، ئێمەی مرۆڤ لە دنیا هەڵەیەک دەکەین سەیری ئەم لاو ئەولا دەکەین بزانین کەس چاوی لێ نەبوو، ئیتر کەمێ دڵخۆش دەبین کە حەیامان نەچووە و ئەگەر یەکێک بزانێت پێمان حەز ناکەین ببێت بە دوو کەس. ئەی قوڕ بەسەرمان ئەگەر فریشتەی خوای گەورە ئەکامێرەمان بۆ نەسب بکەن و بەدەنگ و ڕەنگەوە نەقلی بکەن بۆ ناو نامەی کردەوەکان و بە بەرچاوی سەدان ملیار کەسەوە حەیا و ئابڕوومانی پێ بدەمەن. ئەبوو هوڕەیرە خواری ڕازی بێت ئەو هاوڵە مەزنە بوو کە زۆرێ لە فەرمودەکانی پێغەمبەری لەبەرکرد بوو لە پاشمردنی سەردارمان صلی الله عەلەیه وسلم بۆ بەرەکانی دوای خۆی جێڕایەوە. جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم ئایەتی یەومەئیذ تحدث ئەخبارەهای دەخوێند، واتە لە ڕۆژی قیامەتدا هەموو هەواڵ و کردار و ڕووداوەکانی سەرزەوی تاوتوێ دەکرێت و ئاشکرا دەکرێت. و لە پاشان پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم فەرمووی ئەزانن وشەی ئەخبارەها یانی چی؟ هاوڵان وتیان خوا و پێغەمبەرەکەی باشتر دەزانن. فەرمووی ئەخبارەها واتە شایەتی دەدرێت لەسەر هەموو ژنێک یان پیاوێک کردەوەیەکی لەسەر زەوی کرد بێت و زەویەکە دەڵێ فڵان کار و فڵان کردەوەت کرد لە ڕۆژی ئەوەندە و ئەوەندەدا و ئەمەمانەی ئەخبارەهایە. وەستانێکی زۆر گەورە و قورس و گرانمان لە بەردەمدایە. حاکمەکەش کێ بێت؟ بەدیهێنەری هەموو بوونەوە ڕەب العالەمینە،
شکاتکار و حاکمەکەی شەو شایەتەکانیش پارچە گۆشتەکانی لەشی خۆمان دەست و قاچ و چاو و زمان و گوێ و پێست و پێمانن. ساڵحان خوان لێ ڕازی بێت زۆر زۆر ترساون لەو وەستانەدا. خۆ حەقی خۆشیەتی لێی بترسین، چونکە دادگایەکی گەورەی جیهانیە و لە های گچکەترین دادگا لە چاو ئەو هۆڵە مەزنەی لە یەکەمین مرۆڤەوە کە باوکە ئادەممانە تا دوایین کۆرپەلەی لەدایک بوو بە هەموو ڕەگەز و زمان و نەژادەوە بەڕوت و قوتی بە پێوە دەوەستن و چاوەڕوانی دوا ڕۆژی نادیاریان دەکەن. وای بە حاڵمان ئەگەر خوا ڕەحممان پێ نەکات و لەو ڕۆژەدا دەیسەیری ئەم گەنجە ساڵحە بکە و پندێکی لێوەربگرە و تۆش ناڵێم وەک ئەوت لێبێت بەناوبردنی دادگایەکە دڵت بوەستێت و بمرێ، بەڵام خۆ دەتوانی لە ترسی ئەو ڕۆژە گریانت بێت و گوناهکردن واز لێبێنی. ئیبن سەماک دەڵێ چووینە ناو شاری بەسڕە و هاوڕێکەم پێیوتم ئالێرەوە بڕۆین کوڕی پیرێژنێکی لێ حەز دەکەیت سەردانی بکەین. لەو کاتەدا خەڵکی سەردانی ساڵحیانیان دەکرد تا گڕوتین بکەوێتە باوەڕەکەیان و ئەوانی ساڵحاوی ببن. دەڵێ چوون بۆ لای ئەو دایکە پیرەی و پێیوتین تکاتان لێ دەکەم باسی بەهەشت و جەهەنەمی لەلادا مەکەن و مەیکوژن، چونکە من لە دوای خواتەنا ئەو کوڕە شک دەبم. دەڵێ چوونە ژوورەوە بۆ لای ئەو گەنجە و دەبینین بەرگێکی توکنی لە بەردایە بە بێدەنجێکی بەردەوامەوە سەری داخست بوو. سەری هەڵبری بۆ لامان وتی ئایا خەڵکەکان وەستانێ قەرزار نین و دەبێت ئەو وەستانە ئەنجام بدەن؟ دەڵێوتم لە بەردەمی چێدا ڕەحمەتی خوات لێبێ. دەڵێ هەرکە ئەو وەڵامەی لێبیستم یەک هاواری گەورەی کرد و گیانی دەرچوو. ئەگەر چوویت بۆ دەشت و دەر و لەوێ کولەیەکی زۆرت بینی کە سەدان و هەزاران دەبوون و بە کۆمەڵ دەفڕین، ئایا چی شتێکی ڕۆژەی قیامەتت بیر دەخاتەوە و کام ئاەتی قورئانت وە بیر دەهێنێتەوە؟ دەیگوێ بگرە بۆ پەشەوایەکی ساڵحان بزانە چی دەڵێ و چۆن بیر دەکاتەوە. سەلتی کوڕی مەسعود دەڵێ ڕۆژێکیان حەسەنی کوڕی ساڵحی کوڕی یەحەی لە ماڵی ئێمە دەرچوو، لە ڕێگا چاوی کەوت بە کۆمەڵێک کولەکە پێکەوە دەفرین. یەکسەرە مایەتەی بۆ هات کە خوای گەورە دەفەرمێت لە قیامەتدا خەڵکی لە گۆڕەکانیان دێنە دەرەوە و وەک کولەی پرش و بڵاویان لێ هاتووە، پاشان لە هۆش خۆی چوو. ئەمەش هاوڵە شیرینەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و ئەبوو بەکری صدیقە خوالی ڕازی بێت. ئەوەندە لە ڕۆژی قیامەت دەترسێ حەز دەکات باڵندەیەک بواە لەسەر درەختەکان. ئەبوو بەکری صدیق خوالی ڕازی بێت جارێکیان باڵندەیەکی بینی کاتێ لەسەر درەختەکە نیشتەوە فەرمووی چەند خۆشحاڵیت ئەی باڵندە، ئەخۆیت و ئەخۆیتەوە لێپرسینەوەت لەسەر نییە و خۆزگە منیش وەک تۆ دەبووم. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. لە بەشی سێمی کتێبەکە گەیشتن بە خاڵی سێم ساڵحان لە ئاگری دۆزەخ زۆر ترساون. برای مسلمانم ئەگەر خوای عەزەوەجەلە بە تەنها دۆزەخی دروست بکردایە و باهەشتی بۆ ئامادە نەکردایەتەوە، بەڵکو هەر کەسێ کردەوەی خراپی بکردایە بکرا ناو ئاگر و هەر کەسێ چاکەکار بوایە زیندوو نەکرایەتەوە. هەر ئەوە بەس بوو کە پەندی لێوەربگرین و ڕێگای چاکە و خێرمان بگرتایە. خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرموێت يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. سورة التحريم آياتي 6. والله أجر لهم قرآن دا تنها أم آيات باسي آگری دۆزەخی بکردایە بەس بوو دەست لە خراپە هەڵگرین و ڕێگای خوا بگرینە بەر کە خۆی ئەرز و ئاسمانەکان داوامان لێ دەکات کە خۆمان و ماڵ و منداڵمان لەو ئاگرە بپارێزین، چونکە کۆمەڵێ فریشتەی بەسەرەوەیە زۆر تند و تیژن و بەهێزیشن، یەکسەر پێچی خوا ناکەن و هەرچیان پێبووترێت جێبەجێ دەکەن و نەگریان و باوکە ڕۆی جەهەنەمیەکان دڵیان نەرم دەکات و نەزۆری خەڵکەکەی ناو ئاگرماندیان دەکات و نە لەبەر ئەم و ئەو فەرمانی خوا دەشکێن و نەواسیتە و بەرتیری ژوە دەگرن. ئەبێت چه هۆڵێک بێت و ئەوەندە گەورە و فراوانە جێگەی سەدان و هەزاران ملیار کەس دەبێتەوە و لە دوای چوونە ژوورەوەی هەموو هەواداران و جەماوەرەکەی خۆی هێشتا هەر هەڵپەی دێ و برسیەتی بۆ جەستەی تر
پەنا بە تاقەخوا. خی پەروەردگار لە قورئاندا دەفەرموێت يوم نقول لجهنم هل امتلأت وتقول هل من مزيد. سوورەی قاف ئاەتی 30 واتە خی گەورە بۆ ئەوەی زیاتر بمانترسێنێت و زیاتر هەوڵدەین نەبینە دانیشتوانی ئەو ماڵە عەبوسە ناخۆشە بەوەی کە باسێکی ڕۆژی قیامەتمان بۆ دەکات. ئەو کاتەی کە جەهەنەمیەکان هەموو بە سزای ڕەوای خۆیان گەیشتن و مەحشەر کەسێکی تیانەما کە شایستەی ناو ئاگرەکە بێت. لەو کاتەدا خوای زەوی و ئاسمانەکان لە جەهەنەم دەپرسێت ئایا پڕبوویت؟ ئیتر کەسی ترت ناوێ؟ جەهەنەمیش لە وەڵامدا دەڵێت هیتر ماوە؟ ئەگەر ماوە بۆم بهێنن من هەرگیز پڕبوونم بۆ نییە. لە سوڕەی فورقانیشدا خوای عەزەوەجەل کۆمەڵێ مەرجی داناوە بۆ قبولبوون لە کاروانی مبارەکی عیباد الرەحماندا کە ئەوانیش بەشێکن لە کاروانە مەزنەکەی ساڵحان و یەکێ لەو مەرجانە ئەوەیە کە بەردەوام لەو سزایە ناڕەحەتە دەترسن کە خوای گەورە لە دۆزەخدا ئامادەی کردووە بۆ سەرپێچی کار و گونەهباران و هەردەم داوە لە خوای خۆیان دەکەن کە بیان پارێزێت و لەو سزایە سەختە. خی پەروەردگار دەفەرمێت والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما. سوورەی الفورقان ئاەتی 65 واتە یەکێ لە سیفاتەکانی عیباد الرەحمان خوابمان کات بێکێ لەوان ئەوە هەمیشە لە ئاگری دۆزەخ زیڕڕێیان کردووە و بەردەوام لێی دەترسن و دەڵێن ئەی پەروەردگارمان لە سزای سەختی جەهەنەم بمان پارێزە چونکە بەڕاستی سزایەکی زۆر سەختە و خوێن و ئێسقانی ئێمە بەرگەی کڵپێکی ناگرێت. برای مسلمانم خوشکی باوەڕدارم وەیل بۆ ئێمە ئەگەر ئەو سزا سەختەمان لەبیر بچێت کە ئەوەندە ناڕەحەتە خەڵکی ئاواتی ناڕەحەتترین سزای دنیا دەخوازن کە مردنە و لە مالیک دەپاڕێنەوە و دەڵێن ڕجات لێ دەکەین تکات لێ دەکەین داوا لە پەروەردگارت بکە کە ڕەحممان پێ بکات بەوەی بێکجاری بمان کوژێت و لە سزای بەردەوام و نوێبوونەوە ڕزگارمان بکات. خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەی لەسەر زاری جەهەنەمیەکان دەفەرمێت ونادوا يا مالك ليقض علينا ربك. واتە جەهەنەمیەکان ئەوەندەوە ڕەس و بێتاقەت دەبن لە ناو سزا سەختەکاندا تاوایان لێدێت لە مالیک کە سەرپەرشتیاری دۆزەخە دەپاڕێنەوە کە داوا لە خوا بکات بیان کوژێت. ئەی خوایە بمان پارێزە لەو ئاگرەی کە بەردەوام خواردن و خەوتیایدا سزا و ئەشکەنجەیە و هیچ ساتێک نییە کە ئۆفیان هەبێت یان بۆنێکی وا کە ڕۆژێ یان ساتێ سزای تێدا بوەستێت نەک هەر ئەوەندە بەڵکو زانستی ئەمڕۆمان ئەو موعجیزە و قورئانی ئاشکرا کردووە کە بەتەنها پێست هەست بە ئاسزا و ئێش دەکات و ئەگەر پێست سوتا و نەما ئیتر سزاکان ئاسایی دەبن لە لای مرۆڤ و لەگەڵیاندا ڕادێت. بزانین خوای گەورە بۆ ئەم مەسەلەیە چی دەکات. خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت إن الذين كفروا بآياتنا سوف نصليهم نارا كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب إن الله كان عزيزا حكيما. سورة النساء آياتي 56 واتا هەر کاتێ پێستەی جەهەنەمیەکان دەسووتێت و ڕق دەبێت خێرا ئێمە پێستی تازیان دەکەینەوە بەبەردا بۆی بەردەوام پێستیان هەبێت و سزا بچەژن و پەنا بەخوا. برای مرۆڤم واللهی ئێمە تەحەممولی ئەو ئاگرە ناکەین دەئیتر بۆچی لێی نەترسین و بۆچی خۆمان لە گوناه نەپارێزین و واز لە سەرکەشی و سەرپێچی نەهێنین. سەی کە بزانە لە جوزئی تەبارەکە خوای پەروەردگار چۆن وەسفێکی کاریگەری جەهەنەم دەکات کە جێگای خۆیەتی کاتێ دەدەیت بەلای فڕنی مریشک برژاندندا کە خۆشبەختانە لە دەرەوەی دوکانەکانیانەوە دایان ناوە تا سەرنجمان ڕابکێشن و بیکڕین. بەڵام بۆ من و تۆ بەسوودە و ئەگەر چەند چرکێک لە پاڵیدا بوەستین چۆن مریشکەکان دەسوڕێنە و دەبرژێن و چەورێکانیان تک تک دەکەوێتە خوارەوە
پێستەکەیان سوور دەبێتەوە بەڵام مریشک خۆشبەختە بە مردووی دەیبرژێنن بەڵام قوڕ بەسەر مرۆڤەکان بەدبەختەکان کە بە زیندوی دەبرژێنرێن و گیانیان دەرناچێت خی گەورە لە سوڕەی مەعاریجدا دەفەرمێت كلا إنها لظى نزاعة للشوى تدعو من أدبر وتولى سوڕەی ئەلمەعاریج ئاەتی 15 و 16 و 17 واتە خی گەورە وەسفی جەهەنەم دەکات و دەفەرموێت نەخێر ئەو ئاگرە زۆر سووتێنەرە و گۆشت و پێستی ڕوومەت دەبرژێنێ و دەیخاتە خوارەوە بانجێ و کەسانە دەکات کە لە دنیا سەرپێچی خوایان کردووە و پشتیان لە ئیسلام هەڵکردووە پێغەمبەرە نازدارەکەشمان صلی الله عليه وسلم لێک فەرموودەدا کە لە دێڕێک زیاتر نییە بەڵام جەرگ و دڵ و هەناو دەردەهێنێ کیانی مرۆڤە درون زیندوەکان دەهەژێنێ و ساڵحانیش دەخاتە گریان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی چێشتخانەکەی ناو ئاگری جەهەنەم کە ناوی زەقومە و لە چێم و جەڕاحەت و خوێنا و چەوری جەهەنەمیەکان خواردنیان بۆ دروست دەکەن و دەرخواردیان دەدەن و لەو بارەوە دەفەرمێت یەک تکە لە زەقوم تێکەڵی دەریاکانی دنیا ببێت هەموو ئاوەکانی سەر ڕووی زەوی بە کەڵکی خواردنەوە و بەکارهێنانی نامێنێ و ژیانی خەڵکەکە تێک دەچێت ئەی خوایە گیان ئەی خوایە گیان ئەو چێشتخانێ نەکەیتە نسیبمان و ماڵ کاولی بۆ ئەو کەسەی سێژەمە زەقومی دەرخوارد بدرێت پیاوانی مەزنی وەک حەسەنی بەسڕی ڕەحمەتی خوایان لێبێت لە ئاگری دۆزەخ ترساون و جار بەجار لەناو خەڵکیدا گریانی هاتووە و خۆی پێنەگیراوە و بە هەموو خواناسی و کردەوە جوانیانەوە هێشتا هەر ترساوە خی گەورە گرنگ نەبێت بەلایەوە فڕی بداتە ناو ئاگرەوە و ئەمە ژوانەیەکی مەزنە بۆ خوێندکارانی قوتابخانەی ساڵحان و وەرگرتن لەو کاروانە مبارەکە حەفسی کوڕی عومەر دەڵێ ئیمام حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێت گریا لێیان پرسی بۆچی دەگریت فەرمووی ئەترسم سبەینێ لە قیامەتدا خوا فڕێم بداتە ناو ئاگری جەهەنەم و گرنگ نەبم بەلایەوە ئەمەش پیا و ساڵحەیەکی ترە و مامۆستایەکی ترە بۆ ئێمەی تازە کاروانچیان کە ناوی دینار العیارە ڕەحمەتی خوای لێبێت و شەوتا بەیانی شەو نوێژی کردووە و کەسی بەدایکی دەڵێ ئەترسم لە قیامەت دینار العیار ڕەحمەتی خوای لێبێت شەوتا بەیانی شەو نوێژی دەکرد تا بوو دایکی دڵی بۆی سوتا و بەهێمنی پێیوت کوڕی خۆم تۆزێ وچان بەخۆت بدا ئەویش سەری هەڵبڕی و بەلای دایکی و پێیوت وچانم ناوێ بۆ چیمە دایەجان ئەڵەی لەبەر چاومە قیامەت هەستاوە و لەبەر چاومە هەموو خەڵکی پۆل پۆل بەرەو بەهەش دەبرێن و تەنها من نەبێت بەرەو ناو ئاگری جەهەنەم دەبرێم ئەمەی وت و پاشان دەستی کردەوە بە گریان و خواناسی و قورئان خوێندنەکەی هەر ئەم گەورە ساڵحەی ئیسلامە کە ناوی دینار العیارە ڕەحمەتی خوای لێبێ هەرکە شەودا دەهات دەستی دەکرد بە گریان و هاوار و بەخۆی دەوت ئەی دینار ئایا تەحملی ئاگری جەهەنەم دەکەیت ئایا خۆت پێڕادەگیرێت دەی بە چ غیرەتێک و وێراوتە خوای بەدەسەڵات و جەبات و ڕەبکەی ئەی خوشک و برای مسلمانم وەرن با پندێک وەربگرین لە گەنجێکی خواناسی کەم تەمەنەوە کە ئەوەندە لە ئاگری دۆزەخ ترساوە بەیعەت بە پێغەمبەری خوا نادات و ئەوەش بە هەل دەزانێت تا پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای بۆ بکات کە خوا لە ئاگری دۆزەخ بیپارێزێت عەبدوڵای کوڕی عەباس خوا لێ ڕازی بێت دەفەرمێت وەفدێکی عەرەب هاتن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا بەیعەتی پێ بدەن یەک گەنجیان تیا بووتی بە پیرەکان ئێوە بڕۆن بەیعەتی پێ بدەن من ئاگام لە شتەکانتان دەبێت واوانیش ڕۆیشتن و بەیعەتیان پێدا و پاشان گەنجەکەش هاتشان بەشانی پێغەمبەری خوای گرت و پێوت ئەی پێغەمبەری خوا لە ئاگری دۆزەخ بمان پارێزە و هۆزەکەیشی وتیان کوڕەکە واز لە پێغەمبەر بێنە ئەوی وتی سوێند بەو کەسەی نادوویەتی بە پێغەمبەر بەری نادەم تا لە ئاگری دۆزەخ نەمپارێزێت لەو کاتەدا جبریل سەلامی خوای لێبێ هات فەرمووی ئەی محەممەد پەنای بگرە لە ئاگر چونکە خوای گەورە پەنای داوە لە ئاگر پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جار هاوڵە بەڕێزەکانی خۆی لە ترسناچی و ناهەمواری ئاگری دۆزەخ ئاگادار دەکردەوە و دەیترساندن لێی و داوای لێ دەکردن کە بە خێرکردن و کردەوەی جوان خۆتانی لێ بپارێزن و لەم ڕووداوی عەدی کوڕی حاتەم دەیگێڕێتەوە ورد بەرەوە و خێری زۆر بکە و
گوێ بگرە. عەدی کوڕی حاتەمی تەیی خوای لێ ڕازی بێت دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم ڕووی تێکردین و فەرمووی خۆتان لە ئاگری جەهەنەم بپارێزن. ڕووی وەرچەرخاند و ئەم جارەش فەرمووی خۆتان لە ئاگر بپارێزن. پاشان پشتی هەڵکرد و ڕەنجی گۆڕا 3 کەڕەت تاوام لێ هات کە بڵێم بە چاوی سەیری ئاگرەکە دەکات. پاشان فەرمووی خۆتان لە ئاگر بپارێزن با بەبەخشینی لە تەخورمایەکیش بێت. ئەگەر ئەوەشتان لەدەست نەبوو باوتێکی جوان و قسێکی خۆش کە دڵی مسلمانێکی پێخۆش بکەن. خۆشک و برایانم، بۆی دڵمان نەرم بێت و ترسی ئاگری دۆزەخی تێبکەوێت و نەوێرین گوناه و خراپە بکەین، باش وایە لەبەر ئەوەی بەنیازیت کاروانی ساڵحان بگریتە بەر، جار بەجار سەردانی ئاسنگەرە کوردەکارەکان بکە یان کاتێ دەچیت بۆ نانەوە نان بکڕیت، داوای یارمەتی بکە لە ناناوانچیەکە و بڕۆ ژوورەوە بۆ ماوەی 2 تا 3 چرکە سەیری ناو تەنورەکە بکە، بزانە چۆن ئاسن و بەردی سوور کردوتەوە. ئەوجا بەخۆت بڵێ قڕ بەسەری من کە ئاگرێکی ئاوە چاوەڕوانم دەکات لە قیامەت. زانەی خواناس ئامەش دەڵێ پیاو چاک و خواناسی مەزن ڕەبیئی کوڕی خەیثەم ڕەحمەتی خوای لێبێ جارێکیان لە ناو بازاڕی ئاسنگەرەکانەوە تێپەڕی و هەرکە چاوی کەوت بە کوورەی ئاسنگەرێک کە هەموو ئاسنەکان سوور بوونەوە لە هۆش خۆی چوو کەوتە زەویەکەوە. منیش کە ئەو ڕووداوە زۆر کاری تێکردم و ویستم چاو لەو خواناسە گەورەیە بکەم و ڕۆیشتم بۆ ناو ئاسنگەرەکان تا سەیری و کوورەکەیان بکەم و کەمێ لە هۆش خۆم بچم. بەڵێ سەیرم کرد، بەڵام هەستم کرد زۆر ئاساییم و هیچم لێ نەهاتوو. ئیترزانی من ئەو پیاوە نیم و خێرم تیانە. ئێمە کە سەرەتاین و دەمانەوێت لە سفرەوە دەست پێ بکەین و بەگەڕانەوە بۆ لای خوا و گرتنەبەری کاروانی ساڵحان، بۆی ئاساییە کە یەک جار و دەیان جار سەیری تەنور بکەین لە هۆش خۆمان ناچین. بەڵام بەلەوە خواردتریش ڕازین کە ئاگرە سەختەکەی پەروەردگارمان بیر بخاتەوە و لە گوناهکردن بمان جێڕێتەوە. هەر باشە، چونکە ساڵحان پشتوێنی ڕەشیان بڕیوە و قۆناغێکیان بڕیوە و من و تۆ نابین بەزانا و خواناسی ئیسلام عەتائی سەلەمی ڕەحمەتی خوای لێبێت و من و تۆ هێشتا پشتوێنی سپیمان نەبەستووە، بۆی هێشتا لە قۆناغی پرۆڤەداین. عەلائی کوڕی موحەممەد دەڵێ جارێکیان چوون بۆ ماڵی مامۆستا عەتائی سولەیمی ڕەحمەتی خوای لێبێت لە هۆش خۆی چوو بوو ڕاکشا بوو وتم بە خێزانەکەی کە دایکی جەعفەریان پێدەگوت ئەمە خێرە مامۆستا عەتا چیەتی؟ ئەوی ژووتی ژنی دراوسەکەمان تەنوری گەرم کردو. عەتا سەیرێکی کرد و پاشان ئاوای بەسەر هات و لە هۆش خۆی چوو. ترسناکترین سزاوەیە کەسێک بە ئاگر بسووتێنی، چونکە هەموو بەشەکانی لەش هەست بە ئێشەکەی دەکەن و ماوەی گیان دەرچوونیشی دوور و درێژە و مرۆڤی سوتا و بە ئاسانی جاری دەرناتێت. بۆی خوای گەورە حرامی کردووە لەسەرمان کە بە ئاگر سزای هیچ کەس یان گیان لەبەرێک بدەین و ئەو سزایی تایبەت کردووە بەخۆیەوە و وەک سزای شاهانەی لێهاتوە و پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەم بارەوە فەرمیەتی بۆ هیچ کەسێک نییە سزای تاوانبارێک بدات بە ئاگر بیسووتێنێ و بۆ کەسیش نییە بەهۆی سوتاندنەوە کەسێ بکوژێت با شایستەی کوشتنیش بێت ئەو کەسە. ئەمەش لەبەرەوەی براکانم سوتاندن ناخۆشترین و بە ئێشترین سزایە. دەی مسلمانیش فەرمانی پێدراوە کە ئەگەر کەسێکی کوشت یان گیان لەبەرێکی سەربڕی با بە جوانترین شێوە و بە کەمترین ئێش ئەو کارە ئەنجام بدات. هەروەکو دەفەرمێ ئیذا قلتم فەحسنوا قەتەلە وئیذا ذەبحتم فەئەحسنوا ذەبحە. ئێمە کە بەنیازین خۆمان و خێزان و ماڵ و منداڵمان بکەونە سەرسکەی کاروانی ساڵحان و بە پیاوچاچی و ڕەوشبەرزی و دەست و دڵ و دەروون پاچیەوە بژین، دەبێت خۆمان پێش منداڵەکانمان و خزم و کەس و دراوسەکانمان ترسی تەواوی ئاگری دۆزەخ و سزای پڕ لە ئێش و ڕیسواکەر و سەختی پەروەردگار لە دڵماندا بچەقێت، ئەو جا خەڵکی لێ بترسێنین. ئەو بۆچی تۆ بە منداڵەکەت دەڵێیت مەگەر نێتەوە دەبێت ئەوەندەت لێ بدەم هەموو گیانت بشکێنم؟ ئەو منداڵەش هەر لەو کاتەوە دەست دەکات بە گریان و باوکە ڕۆ ئەمە چییە؟ واللهی باوکم بەنیازە لێم بدات، چونکە بێپرسی ئەو چوومەتە کۆڵان ئەجزانم قسەی خۆی دەباتە سەر. ئەی بۆچی من و تۆش هەر لە ئێستەوە خەممان نێت و نەگرین و تسمان دامان نەگرێت کە خوای هەموو کەون و کائینات هەڕەشەی لێدانێکی سەختمان لێ دەکات کە زیندانی کردنە لە ژووری پڕ لە ئاگردا و خواردنی ئاگر و خواردنەوەی ئاگر. من و تۆ ئەگەر بگرین بۆ خۆمان باشە، ئەگینا خوا هیچ سوودی لێ نابینێ و خوای گەورەش سەدان و هەزاران وەک شێخ یەزیدی کوڕی مورسەد هەیە و بەردەوام لە ترسی سزای ئاگری جەهەنەم فرمێسک وشک نابێتەوە لە چاوەکانیان و
هەردەم دەگرین. عەبدوڕەحمانی کوڕی یەزیدی کوڕی جابر دەڵێ لە یەزیدی کوڕی مەرسەدم پرسی ڕەحمەتی خوای لێبێت ئەمە چییە؟ دەبینم چاوەکانت بەردەوام فرمێسکیان لێدێ و وشک ناکات. ئەویش فەرمووی بۆچی دەپرسید؟ وتم بەڵکو خوای تەعالا سوودێکم پێ بگێنێت. فەرمووی خوای گەورە هەڕەشەی لێ کردوم ئەگەر سەرپێچی فەرمانەکانی بکەم لەناو ئاگردا زیندانم دەکات. دەیسوێن بەخوا ئەو هەڕەشەی لێ بکردمایە کە لەناو حەمامێکیشدا زیندانیم بکات جێگای خۆی بوو کە بەردەوام بگری ئامایە و چاوەکانم فرمێسکیان لێ نەبڕایە. عونی کوڕی عەبدوڵای جوانەیەکی گرنگ پێشکەشی ترسنۆکان دەکات ئەوانەی کە لە ئاگری جەهەنەم دەترسن. هەر کاتێ لە ترسی خوا ڕۆژی دوایی و سزای جەهەنەم گریانی هات بێ جوان جوان بە فرمێسکەکانی دەم و چاوی خۆی پێسڕیوە ئەمە لەبەرچی با گوێ لە خۆی بگرین و وەڵاممان بداتەوە. ئەبی معشەر دەڵێ عونی کوڕی عەبدوڵام بینی لێچێ لە کۆڕە ئیمانیەکانی ئەبی حازمدا دەگریا و بە فرمێسکەکانی خۆی دەم و چاوی خۆی دەسڕی. لەو بارەیەوە پرسیاریان لێ کردو ئەویش فەرمووی پێم گەیشتووە کە فرمێسکی مرۆڤ بەری هەر بەشێشی لەش بکەوێت خوای گەورە ئەو جێگای لە ئاگری دۆزەخ دەپارێزێت چونکە لە ترسی پەروەردگار و ترسی جەهەنەم گریاوە. ئەگەر حەزت لە شتێک کرد و دەستت کەوت سوپاسی خوای میهرەبانی لەسەر بکە ئەوە دیاد بکەوێتەوە کە دۆزەخیەکان پەنا بەخوا هەرچی شتێک حەزی لێ بکەن و دڵیان بۆی لێ بدات لێیان دەشارنەوە. ئیبن عومەریش لە کاتی هاتنەدی حەزەکانیاندا دەستی دەکرد بە گریان ئاخۆ بۆچی دەگریا؟ سەمیری ڕیاحی لە باوکیەوە دەجێڕێتەوە دەڵێ عەبدوڵای کوڕی عومەری کوڕی خەتاب خواری ڕازی بێت جارێکیان ئاوی ساردی خواردەوە دەستی کرد بە گریان و گریانێکی بەکوڵ لیان پرسی هۆی گریانەکە چییە؟ فەرمووی ئاەتێکم لە کتێبەکەی خوای عەزەوەجەل یادکەوتەوە کە دەفەرمێت وحیل بینهم وبین ما یشتهون واتە ئارەزوو حەزەکانیان دەخرێتە ژێر پێ و جێبەجێ ناکرێت بۆیان و دەی من زانیومە کە جەهەنەمیەکان هیچ شتێکیان حەز نییە بە ئەندازەی ئاوی سارد سەهۆڵا و خوای پەروەردگار دەفەرمێت بە بەهەشتیەکان دەڵێن تکاتان لێ دەکەین کەمێ لەو ئاوە سازگارەی لەلاتانە بیبەخشن پێمان یان لەو خواردنانەی کە خوا پێی بەخشیون. وەرن یاران ئەی شەیدایانی کاروانەکەمان کە کاروانی ساڵحانە وەرن لە لای خوشکێکی مسلمان یەکێ لە ئافرەتە پێشەواکانی کاروانەکە وانەیەکی ترسان لە سزای جەرگ بڕی پەروەردگار بخوێنین و ئەو ساتەتان بیبێتەوە کە خوای ئەرز و ئاسمانەکان حکمی زیندانی ئەبەدیان لەناو ئاگردا دەدات بەسەردا. پەنامان بەخوا فەرمون لەگەڵ هاڕوندا بن. ئەحمەدی کوڕی ئەبی حەواری دەڵێ هاڕون ڕەحمەتی خوای لێبێت لە لادەکەی خۆیانەوە بەرەو شوێنە تایبەتیەکەی خۆی کە بەو خواناسی تایبەتی کردبوو دەڕۆیشت لە ڕێگا چاوی کەوت بە چەند منداڵێک یاریان دەکرد یەکێکیان بە یەکێکی تریانی وت خودوە واتە بیگرن تەنها بە بیستنیە موشەیە بیگرن. هاڕون کەوتە سەر زەویەکە و سەری دای بە بەردێکدا و سەری شکا و خوێنی سەری لەسەر پۆشەکەیەوە دایدا چونکە ئەو ئاەتەی هاتەوە بیر کە خوای عەزەوەجەل بە مەلایکەتەکانی دەفەرمێت بیگرن و بیبن زنجیری کەن و فڕێ بدەنە ناو ئاگری دۆزەخەوە و دەفەرمێت خذوه فغلوه ثم الجحیم صلوه. براکانم تخوا با لەو ئاگرە بترسین کە لە ڕۆژێکدا 7,000 جار بەدەم سووتانەوە دەمان برژێنێت و دەمان خوات. بەخوا مەشهدێکی ترسناکە و کاریگەرە بۆ دڵێک پەردەکەی لەسەر دڵی خۆی لادابێت باگوێ بگرین بۆ پیاوە ساڵحە ناودارەکەی بەسرە و لەم بارەی و دیمەنێکی ترسناک نەقڵ دەکات. ئیمامی بەیهەقی ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت لە باسی زیندووبوونەوەدا باسمان کردووە لە حەسەنی بەسری و ڕەحمەتی خوای لێبێت هێناومانە کە دەربارەی ئاەتی كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها دەفەرمێت واتە ئاگر لە هەموو ڕۆژێکدا 7,000 جار دەیان برژێنێت و پاشان دەیان خات و هەر جارێکیش دەیان خوات پێیان دەوترێت وە خۆتانتان لێبێتەوە خێرا وە خۆیانیان لێدێتەوە. ئەگەر بەم لە شوجەسەی ئێستاشمانەوە بمانخانە ئاگری دۆزەخ پەنا بەخوا ئێش و ئازارمان لە ڕادەبەدە دەبێت بەڵام بەوە ناوەستن جەستەمان گەورە دەکەن بۆی زیاتر و جوانتر سزاکان بسەژین و ئێشەی زیاترمان پێ بگات. دەی با پێکەوە ئەم فەرمودەی بخوێنینەوە و گوێ لێ ڕاگرین مچرچێک بەلجیانماندا بێت بەڵکومە ببێتە هۆی ئەوەی شانینە و کاروانە مبارەکەمان بکات. ئیمام بەیهەقی لە میقدامەوە ئەویش لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە کە دەربارەی جەستەی بێباوەڕ لە ناو ئاگری دۆزەخدا دەفەرمێت لەشیان ئەوەندە زەبەڵەح دەکرێت کە پێستیان دەبێتە 20 گەز و 1 ددانیشیان بە ئەندازەی چێوی ئوحود گەورە دەکرێت.
زمانیشیان درێژ دەبێت ئەوانەی لە دنیا دەربارەی خوا و پێغەمبەر بێ حورمەتانە زمان درێژیان کردووە و بێباوەڕ بوون بابزانین چەند دێ درێژ دەبێتەوە. عەبدوڵای کوڕی عەجلانی محاریبی لە عەبدوڵای کوڕی عومەرەوە دەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی زمانی کافر لەناو ئاگری جەهەنەمدا بە ئەندازەی 2 فەرسەخ نزیکە 5 تا 6 کیلۆمەتر دەکات. درێژ دەبێتەوە تاوای لێدێت خەڵکی بەسەریدا تێدەپەڕن و دێن و دەچن. خوشک و برایەکانم، با مەسەلەکە بە سووک نەگرین، چونکە مەسەلەکە زۆر لەوە گەورەترە کە ئێمە بیری لێ دەکەینەوە. ئاگری دۆزەخ زۆر قوڵە و بێبنە. من و تۆ لە دەریای ئاویشدا ناوێرین مەلە بکەین، ئاڵین قوڵە. ئەگەر ڕۆژێک بچین بۆ مەلاوانگەیەک تا چەند جار نەپرسین لە خاوەنەکەی چەند مەتر قوڵە، ناوێرین خۆمانی تێفڕێ بدەین. ئەمە بۆ ئاو ئەی هاوار ئەگەر ئاگر بێت. ئەبوو هوڕەیرە خوالی ڕازی بێت دەڵێت لە تەک پێغەمبەری خوادا بووین صلی الله عليه وسلم بۆ جێک دەڕۆیشن. لە ڕێگا دەنگێک هاتە بەرگوێمان و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەزانن ئەم دەنگە چی بوو؟ ئێمە ژووتمان خوا و پێغەمبەرەکەی دەزانن. فەرمووی ئەمە بەردێک بوو 70 ساڵ لەمەوبەر فرێدراوەتە ناو ئاگری دۆزەخ، ئێستا گەیشتە بنەکەی و ئێوەش گوێتان لە دەنجی کێشان بە بنەکەیدا بوو. ئەبێ بە جۆرێک لە سزای سەختی جەهەنەم بترسین کاگەر خەڵکی بمان بینێ بڵێ ئاڵێ بە چاوی خۆی کڵپە و گەرمای سەختی جەهەنەمی بینیوە. ئەگەر توانیمان وا لە خۆمان بکەین ئەوە دەرونیشمان بێزی دێتەوە لە گوناهکردن و ئەگەر وەک ئەبوو داود حەفریمان لێهات بە دڵنیاییەوە لە زانکۆی ساڵحاندا ناونووس کراوین. ئیبن عەبدویە کە پیاوێکی فارسیە و دەڵێ جارێ گوێم لە عەباسی دووری بوو دەیوت ئەبوو داودی حەفری ڕەحمەتی خوای لێ بێت قسەی بۆ دەکردین و ئەگەر بتبینیە وات دەزانیم پیاوە لە ناو ئاگری دۆزەخەوە گەڕاوەتەوە بۆ دنیا و هەموو جۆرە سزاکانی ناوی بە چاوی خۆی دیوە ئەوەندە لێی دەترسا. ئێش و ئازار و سزاکانی ناو ئاگری دۆزەخ ئەوەندە ترسناکن کە مرۆڤ ئاواتە خوازە خوای گەورە نەیخاتە ناویەوە ئیتر گرنگ نییە بە هەشتی بەرینی پێبدادیان نا. ساڵحان لە ترسی ئاگری دۆزەخ خۆشی و کامەرانی ناو بەهەشتیان لەبیر نەماوە و هەرخەمی ئەو سزا سەختیانە. عەوامی کوڕی عەوشەب دەڵێ ئیبن ئەبی هەذیر ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت بەڕاستی ئاگری دۆزەخ ژیرمەندانی وا ترساندووە کە نان پەرژێنێت داوای بەهەشت و باسی بەهەشت بکەن. عەلی کوڕی حوسەینی کوڕی عەلی کوڕی ئەبوو تاڵیب خوالی ڕازی بێت خوا لە خۆی و باوش و باپیریشی ڕازی بێت لە کاتی ئاگرکەوتنەوەشدا هەر خەیاڵی لەلای ئاگرەکەی قیامەت بوو. هاواریان کردووە ئاگر ئەینەوەی پێغەمبەری خوا ئاگر کەوتەوە. ئەبی نوحی ئەنساری دەڵێ ئاگرەیە کەوتەوە لەو خانوەدا کە عەلی کوڕی حوسەینی تێدا میوان بوو. لە نوێژدا بوو سەری لە سوژدەدا بوو. هاواریان کرد ئەینەوەی پێغەمبەری خوا ئاگر ئەینەوەی پێغەمبەری خوا ئاگر ئەو هەر لە نوێژەکەی خۆیدا بوو سەری هەڵنەبڕی تا ئاگرەکەیان کوژاندەوە. دواتر کە لێ بیەولیان پرسی قوربان چی شتێک خەیاڵی لەلای ئاگرەکە نەهێشتی؟ ئەویش فەرمووی ئەوەی ئەم ئاگری لە بیردا نەهێشتم ئاگرەکەی گەورە بوو ئاگرەکەی ڕۆژی قیامەت. سەرمەشقە مەزنەکەی ئیسلام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر لە ئاگری دۆزەخ ترساوە چونکە خۆیشی بە چاوی خۆی لە شەوی میعراجدا ئەو سزا سەختەی بینیوە. بۆی زۆر جار حەزی دەکرد هاوڵانی مەزنی لێ بترسێنێت و هەوڵدەن بەکردەوەی جوان و ماڵ بەخشین و قسەی شیرین و هەنجوینی خۆیانی لێ پارێزن و هەژارترین کەسیان لەو پێناوەدا ماڵ ببەخشێت و نەڵێ پارەم نییە. خۆ هەموو کەسێ لە تێ خوڕما وتەی شیرینی پێیە. عەبدی کوڕی حاتەمی تەیی خواری ڕازی بێت دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە ئاگری دۆزەخ بترسن و لای کردەوە بۆ ئەو لاو پاشان فەرمووی لە ئاگری دۆزەخ بترسن. پاشان پشتی هەڵکرد و ڕەنگی گۆڕا تا 3 جار ئەم وسەتەی دووبارە کردەوە و پاشان گوتی لە ئاگری دۆزەخ بترسن با ببەخشینی لە تەخورمایەکیش بێ. واگەر ئەوەشتان نەبوو قسەی چاک بکەن و قسەی خۆشیش لە دەمدان دەربێت. خوشکان و برایان وەرن با پێکەوە لە ئاگری دۆزەخ بترسین. بەخوا کوڕینا کچینا ترسان لەو ئاگرە جێگەی شانازیە عیب نییە و کەمی نییە. ئێمە لە مار دەترسین مار لە وەرگەڕانی سیارەکانمان دەترسین لە برینی موچە دەترسین لە پۆلیس و ئاسایش دەترسین لە زەرەری بازرگانی دەترسین لە کارەبا گرتن دەترسین لە ئاوی دەریا دەترسین لە نەخۆشیان فلۆزا دەترسین بەبێ ئەوەی جارێ تاقیمان کرد بێتەوە بەبێ ئەوەی کەس ترساندی بینی لێی بەبێ ئەوەی لەبەر هیچ کەس و بۆڕیا لیان بترسین. دەیتخوا یارانم ترسان لە ئاگری دۆزەخ جێگای خۆی نییە حەق نییە لێی بترسین کە پێغەمبەرێک ترساندویەتی لێی لە ژیانیدا ئەوەندەی گەردیلێک درۆی لە نێبینداوە ئیتر بۆ باوەڕ ناکەی ئیتر بۆ ناترسی دەیسەیری ئەم فەرمودەیە کورتە بکە و کەمێ بترسە واللهی بۆ هەردوو دنیا قازانستا.
عەبدوڵای کوڕی مەسعود خوا لێ ڕازی بێت کە یەکێکە لە عەبدوڵا مەزنەکانی ئیسلام دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەتی لە ڕۆژی قیامەتدا جەهەنەم دەهێنن کە 7,000 قوڵپی هەیە و هەر قوڵپێکیش 7,000 مەلایکەت هەڵیان گرتووە. جابزانە چەندان ملیۆن مەلایکەت دەستەکانیان گرتووە. ئەگینا ئەوەندە تووڕێ لە خەڵکی سەرکەش و تاوانبار خەریکە خۆی دەکێشێ بەسەر خەڵکا و وەستاوەکەی ڕۆژی مەحشەردا. پیاوچاک و پیاو ساڵحی ئیسلام حەمزەت و زیاد ڕەحمەتی خوای لێبێ خەوێکی خۆش دەبینێ و لە خەودا خوای عەزەوەجەل دەبینێ و ئەویش ڕێگای خۆی پاراستنی لە ئاگر و سزای سەختی جەهەنەم پێنیشاندا و ئێمەش چاوەڕوانین هەمان وانەی لێوەربگرین. یەکێ لە ساڵحان بە ناوی حەمزەی کوڕی عومارەی زیاتەوە لە خەودا خوای پەروەردگاری بینی کە پێی وتبوو ئەی حەمزە سوێن بە گەورەی دەسەڵاتی خۆم زمانێک قورئان بخوێنێت بە ئاگری جەهەنەم سزای نادەم دڵێکیش لێی تێگەیشت بێت و لێی ورد ببێتەوە و گوێیەکیش گوێی بۆ گرت بێت و چاوێکیش سەیری ئاەتەکانی کردبێت. حەمزە دەڵێ منیش وتم پاک و بێگەردی بۆ تۆ پاک و بێگەردی بۆ تۆ خوا بمان پارێزە لەو ئاگرەی کە پێغەمبەری ڕازگۆ صلی الله عليه وسلم هەواڵی پێداوین کە سووکترین سزا لەناو دۆزەخدا سەختترین سزای دنیایە کە تا ئێستا زانستی نوێت نەیتوانیوێت زووتی پێڵاوی ئاگرین دروست بکات کە پێش ئەوەی قاچی بسووتێنێت مێشکی بکوڵێنێت. خوا ڕەحممان پێ بکە و لەو سزا بمان پارێزە. نوعمانی کوڕی بەشیر خوا لێ ڕازی بێت کە یەکێکە لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و فەرمودەی لێ جێڕاوەتەوە دەفەرمێت سووکترین سزای ناو ئاگری جەهەنەم لە ڕۆژی قیامەتدا ئەوەیە پیاوێک دەهێن و دوو پشکۆ دەخەنە ژێر پێی ئەوەندە بئێشە لە پێشدا مێشکیشی دەکوڵێنێ و خۆیشی وا ئەزانێ کەس نییە سزاکەی لە سزای ئەو قۆرستەر بێت. پەنامان بە تۆ ئەی پەروەردگار کەسی سزاکەی سووکترین سزایە. ئەی خوشکی ساڵحم ئەی برای ساڵحم بە هەوڵدێن لە هاوڵانی پەروەردگار بین. ئەزانی لە ڕۆژی قیامەتدا پەروەردگار هاوڵی هەیە خۆشبەختی بۆ ئەو کەسەی پێشبڕکێ دەکات لە شەڕەفمەند بوون بە هاوڕێتی خوا و دوورکەوتنەوە لە هاوڵانی جەهەنەم أصحاب السعير. أبي عوام دجرته لكعبه وكفرميتي للروج قيامت دا جهنم دهنن بوناو صحي محشرو وكبزي تواوي بني تاوا وايو هيتركات جهنم يكان دياري كرانو جيا كرانوا لخلق كيتري خواي عز وجل دفرميت أي جهنم آدي هاوركانت بر لقل خوتو هاوركاني خوم بو بجيبه هلا دڵی دواتر هاوڵانی جەهەنەم دەبرێن بە ناخی زەویدا پەنا بەخوا ئەی خوشک و برایانم ئازانن ئەگەر ترسان لە ئاگری جەهەنەمتان تیا بێت خەڵکی لە دوورەوە هەستی پێ دەکەن و بە گوڕ و تینێکی گەورەترەوە دێن بۆلاتان و گوێتان لێ دەگرن. حەفسی کوڕی عەبدوڕەحمان دەڵێ چوومە خزمەتی مسعیری کوڕی کودام ڕەحمەتی خوای لێ بێت وەی ئامۆژگاری و قسەی خێرم بۆ بکات قسەی بۆ کردم بەڵام بە شێوازێک گۆ بڵێ لەسەر قەراغی گۆڕێکەوە دایداهێڵنا خوارەوە بۆ ناوی یان ئەڵەی کەسێکە کە لە لێواری جەهەنەمدا دانراوە و خەریکن فڕی دەدەنە ناو ئاگرەکەوە. خوشکێکی تری سەر مەشقی ئەم کاروانەمان ناوی ئامینەی کوچی موڕیعە ڕەحمەتی خوای لێ بێت هەر کاتێ باسی ئاگری جەهەنەم بکرایە لە لای خێرا دەستی دەکرد بە گریان و دەیوت. ڕیباحی کوڕی جەڕاح دەڵێ ئامینەی کچی موڕیح لەو کەسانە بوو کە زۆر دەترسا لە ئاگری جەهەنەم هەر کاتێ باسی ئاگری جەهەنەم و دانیشتوانی بکرایە دەستی دەکرد بە گریان و خەڵکەکەشی دەکردە گریان و دەیفەرموو دەخرێنە ناو ئاگرەوە خواردنیان ئاگرە خواردنەوەیان ئاگرە و ژیانیان لەناو ئاگردایە پاشان دەستی دەکردەوە بە گریان. براو خوشکانی کاروانچیم هەموو کاتەکان بە هەل بزانە و بە هەموو هۆکارێک هەوڵ بدە لە ئاگری سەختی دۆزەخ بە دوور بیت و هۆکارێکی دوعا و پارانەوەی ساڵحان و خواناسانە بۆت لەناو پازدا یان لە سەرەی نانەوایەکدا یان لە سەردانی نەخۆشێکدا یان لە بازاردا یان لە هەر کوێ گەیشتی بێچێ لە ساڵحان خێرا تاکە داواکاری لێی ئەوە بێت کە لە خوا بپارێتەوە بۆت کە لە ئاگری دۆزەخ بتپارێزێت و داوای دوعای تری لێ مەکە کە پێویست ناکات. جعفەری کوڕی محەممەد کە هاوڕێی بەشری کوڕی حاریثە و دەڵێ کاتێ بشر نەخۆش کەوت ئامینە ڕەمیلیا لە شاری ڕەملەوە هات بۆ سەردانی و لەو کاتەدا کە ئەو لەوێ بوو ئیمام ئەحمەدی کوڕی حەمبەلیش هات بۆ سەردانی و لەوێ وتی ئەم خوشکە کێیە بشری وتی ئەمە ئامینەی ڕەملیە و کاتێ زانیوێتی من نەخۆشم لە ڕەملەوە بەڕێکەوتا سەردانم بکات. ئەحمەد وتی دەی داوای لێ بکە با دوعای خێرمان بۆ بکات. ئامینەش دەستی بەرز کردەوە بۆ لای خوا و فەرمووی ئەی پەروەردگارم بشری کوڕی حارث و ئەحمەدی کوڕی حەمبەل داوات لێ دەکەن لە ئاگری دۆزەخ بیان پارێزیت دەیخوا بم بیان پارێزە لێی. ئەحمەد دەڵێ کاتێک گەڕاینەوە بۆ ماڵ و شەو داهات لە شەودا پارچە وەرەقەیەک فرێدرایە باوەشم و تیایدا نووسرا بوو بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئەو نزایەمان قبول کرد و زیاتریشمان لەلا هەیە. خوشکی باوەڕدارم خۆت بەکەم مەزانە دەتوانی نەک هەر ساڵی حەبیت بەڵکو دەتوانی پێشەوایەتی کاروانی ساڵحانیش بیت. قەت مەڵێ ناگەمە براکەم یان هاوسەرەکەم
یان باوکم لە خواناسی و بەندایەتیدا بەڵکو خات و عەبدا ڕەحمەتی خوای لێبێت کە خوشکی گەورە پیا و ساڵحی ئیسلام ئەبوو سولەیمانی دارانیە ڕەحمەتی خوای لێبێت. ئەبوو سولەیمان دەڵێ ئەو خوشکم زۆر لە ئاگری دۆزەخ دەترسا. ئەبوو سولەیمانی دارانی ڕەحمەتی خوای لێبێت دەڵێ دیمەنێکی دۆزەخم بۆ عەبدەی خوشکم باز کرد. شەو ڕۆژێک بەبێ بڕانەوە هاواری کرد و باشان بێدەنگ بوو. لەو ڕۆژە بەدووە هەر کاتی باسی ئاگری دۆزەخم بکردایە هەمان هاواری دەکردەوە. ڕاوی دەڵێ لێم پرسی لە ترسی چی ئەو هاوارەی دەکرد؟ ئەویش فەرمووی بەخەیاڵ خۆی وادادەنا کە خراوەتە ئەو شوێنە و سزا دەدرێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. گەیشتین بە بەشی سێمی کتێبەکە لە خاڵی چوارەم کە ساڵحان لە نێوان چوار ترسدا ژیاون. ترسی چوارەم ساڵحان زۆر لە فتوادان ترساون. خۆزگە بۆچی مەسەلەی فتوادانم بە گرنگ زانیوە بۆ خوشکان و برانی ناو کاروانە مبارەکەی ساڵحان و بە دوای سێ ترسی زۆر گەورە دەهێناومە چونکە فتوادان زۆر ترسناکە لێژگایەکی سەختە هەڵدێرێکی مسۆگەرە و تیاچوونی قیامەتی مرۆڤی پێوەبەندە و سزای سەختی لەسەرە. بۆیە خواناسان و ساڵحانی ئەم ئومەتە وەسەتە خۆیان بە دوور گرتووە و فتوادانیان بەکارێکی ترسناک سەیر کردووە چونکە هەر لە ڕێگای فتواوە خوێنی خەڵکی ماڵی خەڵکی ناموسی خەڵکی حەڵال دەکرێت و حرامی خوا حەڵال دەکات و ئەگەر زۆر وریا و زانا نەبێت. هەروەکو خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون متاع قليل ولهم عذاب أليم. سورة النحل آياتي 116 و 117 واتا زمان بملاو بولادا مچرخێنن مەڵێن ئەمە حرامە و ئەوە حەڵاڵە بەبێ بەڵگە لە خۆتانەوە بەم کارەتان بوهتان بەدەمخواوە بکەن و ئاگادار بن و بترسن لە فرێدانی فتوا بەلای چەپ و ڕاستدا چونکە ئەو کەسانەی بەناوی خواوەشە هەڵدەبەستن تیاچووی ڕۆژی حەشرن و ڕزگاربوونیان بۆ نییە. بەڵێ لە دنیا کەمێ سوودی مادی دەبینن لەو فتوای و لەلای کاربەدەستان شتێکتان دەست دەکەوێت چونکە شتیان بۆ حەڵال دەکەن و ستەمەکانیان بەڕەوا دادەنێن و ئیتر ئەویان لەبیر چۆتەوە کە سزای سەخت لە پێشوازیاندایە. ئای لەو کەسانەی کە ئەمڕۆ شتێک حەرام دەکەن و شەڕی لەسەر دەکەن و خۆیان سوور دەکەنەوە و دژایەتی تا سەر ئێسقانی ئەو کەسانەیش دەکەن کە مەسەلەکە بە خلافی دەگرن و دەڵێن لای کۆمەڵێ لە زانایان دروستە بەڵام پاشماوەیەک مەسەلەکە پێچەوانە دەبێتەوە و تا سەر ئێسقان حەڵال دەکات و بە خەستی لوتی تێدەنێ. هەروەکو خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت إنما النسيء زيادة في الكفر يضل به الذين كفروا يحلونه عاما ويحرمونه عاما ليواطئوا عدة ما حرم الله فيحلوا ما حرم الله زين لهم سوء أعمالهم والله لا يهدي القوم الكافرين. سورة التوبة آياتي 37 واتا خوای تعالی دەفەرمێت یەشێ لە کارە باوەکانی سەردەمی نەفامی ئەوە بوو کە ئەگەر بیانویسایە شەڕ لەگەڵ هۆزێکدا بکەن لە مانگە قەدەغەکراوەکاندا دەچوون بۆ شەڕەکە و دەیانوت ئەم مانگە دوا دەخین بۆ مانگێکی تر و بەو شێوەیە حەڵالیان دەکرد جەنگ تیایدا بەو کاریان ساڵێک حەڵالیان دەکرد و ساڵێکیش حەرامیان دەکرد بۆی دەستکاری مانگە قەدەغەکراوەکان بکەن و ئەوەی خوا حەرامی کردو ئەوان حەڵالیان کردبوو پەنا بەخوا ئەو کارێشیان بە جوان و چاک دەزانی و خوای ڕێنمونی بێباوەڕان ناکات. کاتێ لە مەسەلەیەکی فتوا و حەرام و حەڵالدا پرسیار لێ دەکرێت خێرا فتوا مەدە و مەسەلەکە مەخە بەلایەکدا بەڵکو ساڵحان ڕەحمەتی خوایان لێبێت هەر تێک چوون و ڕەنجیان بریسکاوە چونکە دەیانزانی ئەو کارە وەک دەڵێن دەبێتە وتەبێژی خوا. محەممەدی کوڕی سیرین هەوپەرژێنەرەکەی ئیسلام بەم جۆرە بووە. ئەشعەز دەڵێ محەممەدی کوڕی سیرین
ڕەحمەتی خوای لێبێ کە بە ئیبن سیرینیش ناوبانگ بووە هەر کاتێ دەربارەی مەسلەیەکی فقهی لە حەڵاڵ و حەرام پرسیاری لێ بکردایە ڕەنجی تێک دەچوو دەگۆڕا و هەڵدەبریسکا و بە جۆرێکی وای لێدەهات لەو کەسەی پێشوو نەدەچوو جاپاک و بێگەردی بۆ خوا زانا بەرز و مەزنەکان بۆ ئەوەی لە فەتوادان خوان بپارێزن زۆر جار خوانیان شکاندۆتەوە و بە وشەی نازانم یان لەو مەسلەیەدا شارەزاییم نییە یان بڕۆن لە فڵان زانا بپرسن ئەو لە من شارەزاترا یان ئینشا ئەڵڵا لەم بارەی و پرسیارتان بۆ دەکەم و قاسمی کوڕی محەممەد ڕەحمەتی خوای لێبێت کوڕەزا زاناکەی ئەبوو بەکری سەدیق خوا لێ ڕازی بێت بزانین چی دەڵێ ئەیوب دەڵێ خۆم گوێم لە قاسمی کوڕی محەممەد بوو کە لە مینا بوو لە کاتی حەجدا خاڵکی چواردەوریان لێگرت بوو هەر کەسە و بۆ خۆی پرسیاری شەرعیان لێ دەکرد و ئەویش هەردەی فەرموو نازانم شارەزاییم لێ نییە بەڵام ئەو بوو خەڵکەکە زۆریان بۆ هێنا و پرسیار بارانیان کرد ئەویش لە تاودا فەرمووی واللهی ئێمە وەڵامی هەموو پرسیارێکتان نازانین خۆ بیزانین لێتان ناشارینەوە بۆچی حەڵاڵ و دروستە بۆمان لێتانی بشارینەوە خەڵکانێکن حەز دەکەن پرسیاریان لێ بکەیت و خۆیان بە وەڵامەکەیەوە هەڵدەنێن و خۆیانی پێدەبەنە پێشەوە بەو کارە کەیف خۆش و مەسرور دەبن بەڵام ئەوانە لە ترسناچی فەتوادان حاڵی نەبوون ئەجینا وەک قاسمی کوڕی محەممەد دەبوون کە دەبوایە ڕەنجیان تێک بچوایە و پێیان ناخۆش بوایە ئەبی زەنات دەڵێ مامۆستا قاسمی کوڕی محەممەد وەڵامی هیچ پرسیارێکی نەدەدایەوە و مەگەر وەڵامەکەی زۆر ئاشکرا بوایە هەرگیز حەز لە فەتوادان نەکەیت هەر بەوەی دووسێ کتێب و نامیلکەی ئیسلامی بخوێنیتەوە یان هەر بەوەی کە لە ماوەیەک بەشداری دەرسێکی گشتی زانایەکت کردووە یان هەر بەوەی کە دەرچووی زانکۆیەکی ئیسلامی یان پەیمانگەیەکی ئاینیت فەتوادان زانستێکی قوڵ و خوێندنەوەیەکی بەردەوامی قورئان و فەرموودە و کتێبە فقهیەکانی دەوێ سەیری زانای خاوەن مەذهەبی مالیکی ئیمام مالیکی کوڕی ئەنەس بکەن کە چۆن نەیوێراوە فەتوا بدات تا حەفتا لە زانانی ئەو سەردەمە ڕوخسەتی فەتوایان داوە ئەبوو موسعەد دەڵێ گوێم لێبوو مالیک دەیوت نزیکی فەتوادان نەکەوتومەتەوە تا حەفتا زانای ئیسلام شایەتیان بۆ دام کە من شایانی ئەو کارم ئەو جا فەتوامدا هەر ئەم زانە پایەبەرزەی ئیسلام کە خاوەنی مەوتەئە و مامۆستای ئیمامی شافعیە کەچی ئامادەنە بۆ وەڵامی یەک پرسیاری شەرعی بداتەوە تا لە چەندان زانای ئەو سەردەمەی پرسیار نەکرد بێت و پێی نەوت بێت کە ئایا من شایانی ئەو کارەمیان نا دووبارە ئەبوو موسعەب دەڵێ پێشەوە مالیک ڕەحمەتی خوای لێبێت دەڵێ وەڵامی پرسیاری شەرعی کەسم نەداوەتەوە تا پرسیارم لەو کەسانی لە خۆم زاناتر بوون نەکردایە کە ئایا من شایانی ئەو مەقامم لە ڕەبیعە و لە یەحیای کوڕی سەعیدم پرسی لەو بارەیەوە ڕێگان پێ بدەم کە فەتوا بدەم دەڵێ پێم وت ئەی ئەگەر نەیان هێشتا فەتوا بدەی دەفەرمێ من فەتوام نەدەدا دەفەرمێت منیش فەتوام نەدەدا چونکە کەس نابێ خۆی بە شایانی مەقامێک بزانێت تا پرسیار لە کەسانی سەروی خۆی نەکات لەو بارەیەوە هەر ئەم پێشەوە گەورە و مەزنەی ئیسلام لەگەڵ ئەو مەقام و پایەبەرزیەیدا کەچی زۆر ئاسایی بووە لەلای کە بە پرسیارکەرێکی وتبێت لەو مەسەلەیەدا شارەزایی تەواوم نییە و با هەموو خەڵکیش پێم بزانن کە لەو مەسەلەیەدا شارەزانیم ئیبن مەهدی دەڵێ جارێکیان پیاوێک پرسیارێکی شەرعی لە پێشەوە مالیک دەکات و پێشەوای زۆر بە ئاسایی پێی دەفەرمووت لەو مەسەلەیەدا هیچی لێ نازانم یان باش نیم تیایدا پیاوەکەش بەسەر سوڕمانەوە بە پێشەوای وت مامۆستاجان من لە فڵان شوێنی دوورەوە کەوتومەتە ڕێ بۆ لای جەنابتان تەنها بۆ ئەو پرسیارە کەچی تۆ دەڵێی نایزانم پێشەوای مەزنیشمان ڕووی تێکرد و پێی فەرموو ئەگەر گەڕایتەوە بۆ وڵات و شارەکەی خۆت پێیان بڵێ کە من وتومە لەو مەسەلەیەدا باش شارەزایی نیم براکان و خوشەکانم کەسی ساڵح و ساڵحە ئەگەر زانا و لە ئیسلام شارەزان وەڵامی هەموو پرسیارێک بدەنەوە و تەنها جارێک وشەی نازانم بەسەر زمانیان نێت لە وەڵامی هیچ پرسیارێک ئەوە خۆی دەکوژێ و تووشی دەردی کوشندە بووە محەممەدی کوڕی سەباح دەڵێ زانەی ساڵح و خواناس سوفیانی کوڕی عوەینە ڕەحمەتی خوای لێبێت هەواڵی داوە کە هەر کاتێ زاناکان وازیان لە وشەی نازانم هێنا ئەوە تیریان ناوە بە دڵ و جەرجی خۆیانەوە ئەمڕۆ خەڵکانێک دروست بوون پەنا بەخوا حەزیان لە فەتوادانە و چێژی لێوەردەگرن و چی لە فکریاندا هەبێت هەر لەسەر ئەو بنەمایە وەڵامەکان دەدەنەوە ئیتر با دژی قورئان و سنەتی صحیحیش بێت بەڵام ئیبن عومەر خۆی ڕازی بێت پرسیاری لێکراوە خۆی لێکڕ کردووە وەک بڵێ نەیبیستووە نافع دەجێڕێتەوە دەڵێ پیاوێک پرسیارێکی ئاڕاستەی عەبدوڵای کوڕی عومەر کرد عەبدوڵا ڕەحمەتی خوای لێ بێسەری داخست بوو بێدەنگ بوو خەڵکەکە وایان گومان برد کە گوێی لە پرسیارەکەی نەبووە بۆیە پیاوەکە پێیوت ڕەحمەتی خواد لێ بێت ئەوە گوێت لە پرسیارەکەم نەبوو عەبدوڵا فەرمووی بەڵێ گوێم لێ بوو
بەڵام بۆ ئێوە وا دەزانن خوا لێپرسینەوەمان لەگەڵ ناکات لەسەر وەڵامی ئەو پرسیارانەتان دەی لێم گەڕێبا لە پرسیارەکەت بکۆڵمەوە و تێبگەم لە وەڵامەکەی ڕەحمەتی خوا لێبێت ئەگەر وەڵامی هەبوو لەلامان ئەوە وەڵامت دەدەمەوە ئەگەر نەشمانزانیەوە پێت دەڵێم کە وەڵامەکەی نازانم خوشک و براکانم دەستم بەدامێنتان بێت نەکەین حکمی بەهەشت و دۆزەخی خەڵکی دەربکەین و بڵێن فڵان بە دوو چاو بەهەشت نابینێ یان فڵان کەس بە ئاگری دۆزەخ ناسووتێ نا نەکەی ئەنجامی خەڵکی لە لای خوایە و بەس تەنیا خوای گەورە حەق و مافی تەواو و کاملی ئەو بابەتەی هەیە لە جندوبەوە خوالی ڕازی بێت دەجێڕنەوە کە فەرموویەتی جارێکیان پیاوێک نوێژی دەکرد و پیاوێکی تر لە کاتی سوژدەدا پێی خستە سەر ملی و پێیوت سوێن بەخوا هەرگیز خوا لێت خۆش نابێت خوای گەورەش فەرمی ئەمە کوێ سوێن بە من دەخوات کە لە فڵان کەس خۆش نابم دەی ئەوە لە ئەو خۆش بووم و هەموو کردۆ چاکانی تۆشم سووتاند و پوچەڵم کردەوە زانە ساڵحەکان ڕەحمەتی خوایان لێبێت ئەگەر وەڵامی مەسەلەیەکیان نەزانی بێت زۆر بە ئاسانی دەیانوت لەو بارەیەوە شارەزاییم نییە زانا ساڵحەکان ڕەحمەتی خوایان لێبێت ئەگەر وەڵامی مەسەلەیەکیان نەزانی بێت زۆر بە ئاسانی دەیانوت لەو بارەیەوە شارەزاییم نییە بڕۆ بۆ لای فڵان زانا و فڵان عالیمە ئەم پرسیارە لەو بکە ئەو لە من زیرەکترە یان لەوەش زیاتر هەندێک جار دەیانوت بڕۆ بۆ لای کوڕەکەم یان کچەکەم یان قوتابیەکەم وەڵامی دروست لە لای ئەوانە یا سبحان الله چوانەیەکی خۆ بە بچووک زانیە و محەممەدی کوڕی سیرین پێشکەشی مرۆڤایەتی دەکات لە کاتێکدا ئەو پیاوە یەکێکە لە زانە مەزنەکانی سەردەمی تابعین هیشامی کوڕی حەسان دەڵێ هەر کاتێ ئیبن سیرین ڕەحمەتی خوای لێبێت لە مەسەلەیەکی خوێندنی قورئان یان زانستی شتێکی لێبیژیرایە زۆر بە ئاسایی بەبێت یەکسوون دەیفەرموو بڕۆن بۆ لای حەفسەی کچم و لەو بارەیەوە پرسیاری لێ بکەن و بزانن چۆن دەیخوێنێتەوە چونکە ئەو زۆر شارەزایە لەو بارەیەوە زانەکان چونکە لەگەڵ ئیلم و زانستەکانیاندا بۆ خوا سوڵحا و ساڵح بوون هەر کاتێ پرسیارێکی شەرعیان لێ بکرایە بەناو چاویانە و نیشانەی بێناخۆش بوون و بەدی کراوە و حەزیان کردووە و پرسیارە ئاڕاستەی برازانایەکی تر بکرایە ئیبراهیمی نەخائیش نمونەیەکی جوانمان پێشکەش دەکات ئەبوو حوسێن دەڵێت دەربارەی مەسەلەیەک پرسیارم کرد لە ئیبراهیمی نەخائی و ئەویش لە وەڵامدا پێی فەرمووم باشە گیانەکەم بینی خۆم و خۆت بێ ئایا جگە لە من کەسێکت نەدۆزیەوە ئەو پرسیارەی لێ بکەی خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات